سڵاوتان لێبێت لە بەسڕەوە سۆراغ هاتوۆتە بەسڕە بۆ ئەوەی سۆراغێکی گرنگ بکەین سەبارەت بە بابەتێک کە ئەم پارێزگای عێراق بەدەستیەوە دەناڵێنێ کە ئەویش زۆری حاڵەتەکانی شێرپەنجەیە. ئەگەرچی من ئێستا لە شوێنێکی جوان و سەرنجڕاکێشی بەسڕەم کە پێی دەوترێ کۆڕنیشی بەسڕە و ئەم پارێزگایی پێناسرێتەوە، بەڵام لەگەڵ جوانی ئەم شوێنەشدا زۆر شوێنی دیکە هەیە لە بەسڕەکە مای پرسیار و تێڕامانە لەوەی کە بەڕاستی ژینگەی ئەم پارێزگایە بەڕادەیەک پیسەکە بۆتە جێ قسە و باسی میدیا عێراقیەکان و جیهانیەکان. ئەنی بەسڕە بۆتە یەکێک لە پیسترین شارەکانی عێراق بۆ پێی ژمارەیەکی زۆر کێڵگەی نەوتی لەم شارەدا و لەم پارێزگایەدا هەیە کە هۆکارن بۆەوەی ئەم پارێزگایە ژینگەکەی پیس بێ. ئەوەی لا ئێمە پرسیارە ژمارەیەکی زۆر حاڵەتی شێرپەنجە ساڵانە لەم پارێزگایە هەیە. ئەگەر چی ژمارەیەکی دروست و تەواوەتیمان لە بەردەستدا نەبوو ئامارەکان جیاوازیان هەیە، بەڵام ئەوەی کە هەستی پێکرێت ساڵانە هەزاران کەس لەم پارێزگایە تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبن. ئەنی ئەوەی کە پرسیارە بۆچی ئەم حاڵەتە زۆرە و لە هەمووی خەمناکتر و ناخۆشترەوەیە کە بەشی زۆرینەی ئەوانی کە تووشی شێرپەنجە دەبن منداڵن واتە تەمەنێکی کەمیان هەیە و لە پارێزگای بەسڕە ڕاستە خەستەخانەی چارەسەری شێرپەنجە هەیە، بەڵام وەکو پێویست نییە. زۆرینەی زۆری کەیسەکان دێنە سلەیمانی و دەچنە نەخۆشخانەی هیوا بۆ چارەسەرکردن. هاتوومە تێرە بۆی پرسیار بکەم بۆ حاڵەتەکانی شێرپەنجە زۆرە، بۆ ناوەندێکی چارەسەری پێویست نییە بۆ شێرپەنجە و لەگەڵەوەشدا ئەمەیە پرسیار بکەم سەبارەت بەوەی کە بۆ ژینگەی بەسڕە پاک نییە و بۆ کارێک ناکەن ژینگەی ئەم پارێزگایە پاک بێتەوە و ژینگەیەکی تەندروستیە بێت. لەگەڵ مانابن سۆراغێکی گرنگ دەکەین لە بەسڕە، دواتر دەچینە بەغدا. لە بەغداش هەندێک پرسیارمان دەبێت و هەندێک میوانمانە هەر سەبارەت بە حاڵەتەکانی شێرپەنجە لە عێراق، دواتر دەچینەوە سلەیمانی و لە نەخۆشخانەی هیواش هەندێک سۆراغ دەکەین و لە تەواوی پرۆگرامەکە پێتان دەڵێن دۆخی شێرپەنجە لە عێراقدا بەگشتی چۆنە. ئێرە نەخۆشخانەی منداڵانی بەسڕەیە. لێرە بەشێک لە نەخۆشخانەکە تایبەتە بۆ منداڵانەی کە توشببووی نەخۆشی شێرپەنجەن. لەگەڵ بەڕۆبەریان بەشە گفتوگۆ و قسە دەکەم تاوەکو بزانم منداڵەکانی ئێرە دۆخی تەندروستیان چۆنە و ئاستی خزمەتگوزاری تەندروستیەکان لەم نەخۆشخانەیە لە ئاستێکی پێویستدایە. لەگەڵمانابن بە گفتوگۆی زیاتر بکەین و کەمێک سەبارەت بە دۆخی نەخۆشخانەی منداڵان لە بەسڕە قسە بکەین. دکتۆر حسام زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە بۆی هاتوینەتە نەخۆشخانەکە ئێوە بەڕاستی ئەمانەوێت لە دۆخی ئەو نەخۆشانە بەپرسین کە لێرن. ئەکرێ پێم بڵێ بارودۆخی نەخۆشخانەکەتان چۆنە بۆ پێی کە تایبەتە بە شێرپەنجەی منداڵان؟ شكرا لزيارتكم. سپاس بۆ سەردانەکەتان و گرنگی پێدانتان. نەخۆشخانەی بەسڕەی تایبەت بە منداڵان گەورەترین نەخۆشخانەیە لە عێراقا کە تایبەت بە چارەسەری نەخۆشی شێرپەنجە و هەروەها پێک هاتووە لە 75 قەرەوەڵە. خزمەتگوزاری دیاریکردنی نەخۆشی و چارەسەرکردنی نەخۆشی پێشکەشەکە بە شێوازی جیاواز. هەروەها خزمەتی بەشێکی زۆری پارێزگاکانی شەکات بە تایبەتی پارێزگاکانی باشوور زۆرینیان لێرە چارەسەر وەرەگرتن و بە تایبەتیش بۆ نەخۆشەکانی پارێزگای بەسڕە. بە پێ و بە دۆداچوونانی کە من کردومە یان خود بینیمە حاڵەتەکانی شێرپەنجە بە بێ جیاوازی لە منداڵ و لە گەورەش لە بەسڕە زۆرن. جەنابەت وەکو پزیشکێک کەنی پێم بڵێ بزانم سەرەکیترین هۆکارەکان لە بەسڕە چین بۆی کە خەڵک تووشی شێرپەنجە بێ؟ جۆرەکانی شێرپەنجە لە تەمەنێک بۆ تەمەنێکی ترەی گۆڕێ. شێرپەنجەکانی کەسانی باڵغ جیاوازە لە منداڵە. لای کەسە باڵقەکان لە ئافرەتاندا شێرپەنجەی مەمک باوە. هەروەها شێرپەنجەی پرۆسات یاخود سیەکان باون لە منداڵاندا. شێرپەنجەی خوێن باوترین جۆرە کە ئێستا چارەسەریەکەین و پاش ئەویش شێرپەنجەی مێشکە و بەو ڕێزبەندەی باسم کرد شێرپەنجەی خوێن و بە تایبەتی جۆری شێرپەنجەی توندی لیمفەگرەکانی خوێن ئەمە باوترین جۆری شێرپەنجەیە کە تەلامان و چارەسەریەکەی. دیارە بەڕێزان ئێرە
نەخۆشخانەی چارەسەری شێرپەنجەی تایبەت بە مناڵانە لە بەسڕە بۆیە لێرە مەڕاستی کە هەوڵمدا بەشێک لە خەڵک و لەوانە بدوێنین کە سوکاری نەخۆشن بەس بەداخەوەیانی ئامادەیانتیان ئەگەر گوێتان لێ بێ لە کاتی قسەکردنی من گوێتان لە گریان و هاوار و ناڵی بەشێک لەو مناڵانەیە کە بەداخەوە دیمەنێکی ئازار بەخشە و مرۆڤ بەڕاستی ئیرادەی ئێوێگەر بتوانن لەم نەخۆشخانەیە خۆی ڕاگرێ منیش و تیمەکەشم ینی بەڕاستی زۆر دانمان بە خۆمان ناگر بۆی وانی هەستێک بۆ نەخۆشەکان دروست نەکەین بچێتە مای بەزەیەوە بەڵکو جۆرێک لە پشتیوانی و لە هێز بۆ ئەوان دروست بکەین ئەو مناڵە جوانە لەسەرم کورسێ دانیشتو بە بێدەنگ بەداخەوانی زۆر هەوڵەمات چەند قسەیەکیشم بۆ بکە بەڵام دیارە هەم نەخۆشیەکەی هەم تەمەنەکەشی ڕەنگە ڕێگەنەیە من هیوای چارەسەری کاکەعەلی مناڵێکی جوانی چاوگەش خوای گەورە شفای بۆ بنێرێت و ببینم لە ئایندەیەکی نزیکە بە تەندروستێکی باشەوە بگەڕێتەوە ناو خانەوادەکەی لەناو خەستخانەکە ئەگەڕین زۆر هەوڵە دەین کە کەسێک هەبێ قسەمان بۆ بکە بەڵام زۆرینەیان نایانەوێت قسە بکەن بەڵکو تەنها ڕێگەمانیان دیمەنەکانی ناو نەخۆشخانەکە بگوازینەوە ئەوەی کەی بینن یانی ئەو دیمەنانەی لە نێو نەخۆشخانەکە هەیە ئەو مناڵانان کە بەڕاستی لێرە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون بەو پێی کە لە بەسڕە بەشی زۆری نێوانی کە تووشی حاڵەتەکانی شێرپەنجە بوون منداڵن لەگەڵمانە بەردەوام بێت. ئێرە بارەگای کۆمیسیۆنی باڵای مافی مرۆڤە لە بەسڕە لێرە لەگەڵ مەهدی تەمیمی سەرۆکی کۆمیسیۆنەکە قسە و گفتوگۆ دەکەم لە ماوەکانی ڕابردوودا ناوبراو لە چەندین چاوپێکەوتنی جیاوازدا ڕەخنەی توندی لە کاربەدەستانی پارێزگای بەسڕە گرتۆ بۆ پێیکە خەمێکی جددی لە دۆخی ژینگەی بەسڕە ناخۆن هەروەها باوتەی مەهدی تەمیمی ئەم ئامارانی کە لەسەر شێرپەنجە بڵاو دەکرێنەوە دروست نین و زیاترن لەو ڕێژەیە توشبوانی شێرپەنجە لە بەسڕە هەندێک قسە و گفتوگۆ دەکەین تاکو بزانم دۆخی شێرپەنجە لە بەسڕە چۆنە لە تێڕوانینی ئەوەوە هەروەها دۆخی ژینگەی ئێستای بەسڕە چۆنە حەزم کرد لەگەڵ جەناب تا گفتوگویەک بکەم سەبارەت بە دۆخی بەسڕە لەبەرەوەی کە بینی بووم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بەتوندی و بە نیگەرانی قسە لەسەر دۆخی بەسڕەکەی ئەکرێ پێم بڵێ کە ئێستاش لەسەر هەمان بۆ چوونی خۆتی و هەنی ڕەوشی بەسڕە مەترسیدارە؟ أولاً أرحب بكم في البصرة وأتمنى سەرەتا دەمەوێت بە خێراتنتان بکەم بۆ بەسڕە و هیوادارم مانەوەیەکی خۆشتان هەبێت لەم پارێزگا سەرکوتکراوە گەورەترین ناوچەی پشتگوێ خراوە لە جیهاندا و هەروەها لە عێراقیشدا کە ڕوبەڕووی گۆڕانکاری کەش و هەوا دەبێتەوە پەیامەکەمان بەردەوامە و ناوەستین تاوەکو چارەسەر هەبێت و پشتگوێ خستن هەبێت بەرامبەر بە پارێزگایەک کە ژماری دانیشتوانەکەی 5 ملیۆن کەسە پشتگوێ خستنێکی زۆر هەیە بەرامبەر ئەم پارێزگایە و بەهاناچوونەوە نییە بۆ ئەم پارێزگایە کە ڕوبەڕووی مردنێکی لەسەرخۆ و شێوەیەک لە کۆمەڵکوژی دەبێتەوە. هناك عدم استجابة بشكل كبير للموت البطيء أو للإبادة البطيئة التي تتعرض لها محافظة البصرة. اليوم البصرة ئەمڕۆ بەسڕە شارێکە کە بە هێواشی ئەمرێ کارەسات هەیە یەک لە دوای یەک پیسبوون هەیە بە شێوەیەکی بەردەوام هەوا پیس دەبێت و زیاد لە 400 مەشخەڵی ئاگر هەیە کە لە ئاسمانی بەسڕەدا دەسووتێت زیاتر لە 70 کیلومتر چوارگۆشە گازی میسان و گازی وزەی نەوتی هەیە لە ئاسمانی بەسڕەدا بەدەیان هەزار توشبوونی شەیە بە شێرپەنجە لە منداڵان و منداڵی ساوەشدا بوونی هەیە ئەمڕۆ منداڵانی ساوە لەدایک دەبێت کە توش بووە بە شێرپەنجە چەندین ناوچەمان هەیە کە بە هەموو واتایەک پشتگوێ خراوە و سەرکوت کراوە نەوت بووە بە نەخۆشی بۆ پارێزگای بەسڕە ئەگەر ڕەوشەکە بەم خراپیە بەردەوام بێت هەروەها بەم شێوازە خاوە چاکسازی بکرێت لە ماوەی 10 ساڵدا لەوانەیە چیتر بەسڕە شێوی ژیان نەبێت واتە مرۆڤ ناتوانێت تێیدا بژی ئەمە پێشێلکاریەکی ڕوونی مافەکانی مرۆڤە کە مافی ژیانکردن لێ دەستێنێتەوە جۆرێکی ترکە هۆکاری پیسبوونی ژینکەیە ئاوە ئەمڕۆ ئاو لە بەسڕە لە ئاستێکدایە کە کوشندەیە وەکو میوانێکی کوشندە وایە کە دەچێتە ماڵەکانتەوەنەوە ئاوەکە زۆر ژاهراییە و ڕێژەی لە سایانەوەی میکرۆباویە ڕێژەی لە سایە 48شی پێکاتی کیمیایی تێدایە سێ قەزا هەیە لە بەسڕا کە دەتوانین بڵین بە ڕێژەی لە سایە سەد پشتگوێ خراوە قەزای فا و
هەروەها ئەبە القەسیب و شەتە العەرەب. بەڕێز مەهدیانی بۆ من گرنگە بزانم لەم پارێزگایە کێ کەم تەرخەمی سەرەکییان خۆت کێ بەرپرسیارە لەوەی دۆخی ژینگە لەم شارە بەرەو باشی بەرەوە و با بابەتی شێرپەنجەی جەنابەت باست کرد کە چەند مەترسیدارە لە بەسرا پێویستە چاکی بکا بەڵام ئەرکی خۆی وەک پێویست جێبەجێ ناکە. اليوم المقصر واضح. کەم تەرخەمیەکان دیارن کە چێن. ئەم پارێزگایە پارێزگایەکی نەوتیە. مامەڵی پارێزگا نەوتیەکانی جیهانی لەگەڵ ناکرێت. بەڵگەشمان وڵاتانی خلیجیە. ئەمڕۆ خەلیج لەو شارانەی کە نەوتی تێدا بەرهەم دەهێنن بە شێوەیەک ماوەڵە لەگەڵ دانیشتوانەکەیدا دەکات کە بتوانن بژین. کەم تەرخەمیەکان زۆر ڕوونە. لە هەردوو حکومەتی خۆجێی و ناوەندیەوە هەردووکیان بەشدارن لەم کەم تەرخەمیە. پارە و بڕیارە سەرکردایەتیەکان لە حکومەتی ناوەندی دەردەکرێت. هیچ بڕیارێکی استراتیژی بوونی نییە. تەنانەت دوێزگەی شیرینکردنی ئاویش تاکو و 5 ساڵی تر تەواو نابێت کە دەبوو 6 ساڵ لەمەوبەر تەواو بێ. هەر لە بەسرا لەگەڵ بەڕۆبەری ژینگەی ئەم پارێزگایە دەمەوێت گفتوگۆ بکەم و لێی بپرسم بۆچی ژینگەی بەسرا پیسە؟ ئایا چ ڕێکارێک پێویستە بگیرێتە بەر لەم پارێزگایە تاوەکو بەسرا لەم دۆخەی ئێستا دەربازی ببێت و ژینگەیەکی تەندروستی هەبێت؟ دکتۆر وەلید زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دەستپێکی پرسیارەکانم دەمەوێت بەوە بێت لە ئێستادا دۆخی ژینگەی بەسرە چۆنە؟ أهلا وسهلا حياكم الله شرفتونا في محافظة البصرة. بەخێر بێن بۆ پارێزگای بەسرا. بەدڵنیاییەوە ڕۆژی ژینگەی بەسرا شتێکە کە لە هیچ کەسێک ناشارێتەوە. ئاستەکەی زۆر داباسیوە بەراورد بە چەندین پێوەر. پێگەی جوگرافی بەسرا ئەم ڕۆژە ئەسەپێنێت کە هێندە پاشەکشەی کردووە کە لە بەشی خوارەوەی ڕووبارەکەیە. بۆیە زۆرینەی ئەو خۆڵ و خەشەکەی فرێدرێتە ڕووبارەکانی دیجلە و فڕاتەوە بەهۆی هێزی کێشکردن و ڕێڕەوی ئاوەکەوە لە شەتڵ عەرەب ئەگەرسێتەوە. هەروەها فراوانبوونی زمانەی خوێیی بەهۆی کەمبوونەوەی ناردنی ئاو. ئەمە بە شێوەیەکی گەورە کاریگەری هەیە لەسەر ڕێژەی و ئەوەی لە شەتڵ عەرەبا هەیە. ئەمە وەک پیسبوونی ئاو، وەکو ئاستی هەوا، وەک هەمووان نەزانن بەسرا ژمارەیەکی زۆر کۆمپانیای نەوتی گەورە لە خۆگرێت. لەڕێ ئەوانەوە نەوت دەرەهێنرێت. ڕێژەی لە 380 نەوتی عێراق کە بەرهەم ئەهێنرێت لە پارێزگای بەسڕەوەیە. پرۆسەی دەرهێنانی نەوت کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ژینگەی پارێزگاکە. پیسبوونی هەوا ڕێژەیەکی هەرە زۆری بەهۆی ئەم پاڵەوگە گەورانی نەوتە و ڕێژەیەکی زۆری ئاویش بەکارهێنرێت لە ڕێگەی بیرەکانەوە. ئەمەش کاریگەری هەیە لەسەر ئاستی ئاو لە پارێزگاکە. هەروەها کەم ئاویش هەیە لە پارێزگاکەیە. کێشێکی کە زۆر بەکارهێنانی ڕووبەری زەویە بۆ وەرزارەتی تەندروستی. پارێزگای بەسرا 19,000 کیلۆمەتر چوارگۆشەیە. تایە 15,000 کیلۆمەتر چوارگۆشە بۆ دەرهێنانی نەوت بەکارهێنرێت. تەنها 4,000 کیلۆمەتر چوارگۆشە ماوەتەوە بۆ شارستانیەت. ئەمەش کاریگەریەکەی ئەگەر سیرەکەین زۆرە. ئەتوانین بڵین بەسڕایەکی پیشەسازی و نەوتیە وەک لەوەی شارێکی نەشتەجێبوون بێت. ئەمەش کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر هەموو بوارەکان. کاریگەری هەیە لەسەر کوالێتی هەوا و هەروەها کوالێتی ئاوی پارێزگاکەش. ئەمەش کاریگەری کردووە لە هەموو بوارەکانی شاری بەسرا. دکتۆر لە قسەکانی ڕابردوو تا بەداخەوە ئەو ئومێدە بەدی ناکەم کە دۆخی بەسڕیان دۆخی ژینگەی ئەم پارێزگایە بەرەو باشی بڕات بەو پێی کێشەکان زۆرن، ململانەکان زۆرن. ینی ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بێت چی چاوەڕێ ئایندەی ئەم پارێزگایەکە؟ ئێمە ناتوانین بڵێن هیوامان نییە. بەبێ هیچ هیوایەک ناکرێت مرۆڤ ژیانی ئاسایی خۆشی بژی. ئەوە ئاڵنگاری گەورە هەیە، ڕاستە. ئاستەنجی هەیە لەسەر ئاستی بواری ژینگە، بەڵام کاریش ئەکرێت لە بەرامبەر ئەم ئاستەنگانەیە دەسەوەسان نەوەستاوین. وەزارەتی نەوت گرێوەستێکی گەورەی ئەنجام ماوە لەگەڵ
کۆمپانیایەکی گەورەی جیهانی بۆ بەرهێنان لەو گازەی کە لەگەڵ دەرهێنانی نەوتا بەرهەمەیەت دەستیان کردووە بەم پرۆژەیە و تا 2028 بڕیاروایە تەواو بێت هاتن و سەردانیان کردین و نمایشێکی هونەری وردیان پێشکەش کردین ئەبێت ئەم پرۆژەیە 2028 تەواو بێت و ئەبێت لە 2028ەوە چیتر دەردراوی هایدرۆکاربۆنی نەبینین و چیتر مەشخەڵی ئاگر نەبینین لەناو شارەکەیە ئەمە پرۆژەیەکی زۆر گرنگە کە ئەتوانێت ژینگە باشتر بکات لەسەر ئاستی کوالەتی هەوا لەسەر ئاستی ئاوی ژەگەر قسە بکەین کاری زۆر جدی هەیە لە حکوومەتی خۆجێی و حکوومەتی ناوەندیش بردی بناغی پرۆژەیەکی گەورە دانراوە کە بریتە لە وەبەرهێنان لە ئاوی دەریا تاوەکو شیرین بکرێت ئەم ئاوا ئەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی سوودی لەوەرگرن ئەم پرۆژەیەش لە ماوەی 4 ساڵات تەواوەکرێت بەڕێز سەرۆک وەزیران خودی خۆی هات و بردی بناغی ئەم پرۆژەی دانا لە شەتڵ عەرەبی شاکار ئەکەین تاوەکو ڕێژەی ئەو زیاتر بەردرێتەوە بە هەماهەنگی لەگەڵ وڵاتانی دراوسەیە وەکو ئەزانن وڵاتانی دراوسەیە کاریگەریی زۆریان هەیە لەسەر زیادکردنی ڕێژەی ئاو کە ئەمە ژواکات زمانی خوێیەکان کەم بێتەوە و ژینگەی شەتڵ عەرەب باشتر بکات بۆیە ئاڵنگاری هەیە و لە بەرامبەرەوە ئاڵنگاریە نەشا کاریش هەیە لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی ئەو کارە جێبەجێ بکرێت دکتۆر بەر لەوەی کە دەست بە تۆمارکردنی پرۆگرامەکە بکەم سەردانی نەخۆشخانەی هیوام کرد لە سلەیمانی بینیم کە بەشێکی ئەو کەیسانی کە لەوێن کە منداڵن خەڵکی بەسڕن ئێوە لێرە نەخۆشخانەیەکتانەیە تایبەتە بە شێر پەنجە ئەکرێ پێم بڵێ ینی کەیسەکان بۆ سەردانی سلەیمانی دەکەننی جیاوازیەکە چی لە بینی نەخۆشخانە لە بەسڕەوە لە سلەیمانی والله بالحقيقة يعني لە پاشەوەی کە ژمارەی قەرێڵەمان زیاد کرد بۆ 75 قەروێڵە و زیاتر هاوکاری دارایی کراین هەسەکەم پێویست ناکات نەخۆش سەردانی پارێزگاکانی تر بکات بەڵام هەنێ جار بۆ هەنێک کەیس لەوانەیە پزیشکی پسپۆڕی بوێت کە لێرە بوونی نەبێت یاخود نەشتەرگەری گۆڕینی جومگە بکرێت بۆ نمونە بۆ ئەم شتانە نەخۆشەکان سەردانی سلێمانی و هەولێرەکەن هەندێک جاریش پزیشکی پسپۆڕیان بۆ ئێرە لە دەرەوەی وڵات نەشتەرگەری ئەنجامەیەن و دواتر ئەگەڕێنەوە ئەمە بۆ هەنێک کەیسە بەڵام بەگشتی بۆ هەموو نەخۆشەکان ئێمە هەوڵێن چارەسەری بکەین و نەخۆش پێویستی بەوە نەبێت سەردانی پارێزگاکانی تر بکات دکتۆر گومان لەوەدا نییانی حاڵەتەکانی شێرپەنجە لە جیهاندا زۆرە نەک بەتەنە لە عێراق و بە تایبەتیش لە بەسڕە بەڵام لەوە گرنگترەوەیە کە ئێمە چۆن بتوانینەنی دۆخی شار و وڵاتەکەمان بە جۆرێک بسازێنین کە ڕۆبەڕووی شێرپەنجە ببینەوە بەداخەوە بەسڕە بە نمونەوە بگرین ینی ژینگەکەی گرفتی زۆرە ئەکرێ پێم بڵێ ینی وەکو پزیشکێک و حاڵەتانی شێرپەنجە کە لێرە لە بەسڕە هەن نایبەستیتەوە بەوەی کە بەشێکیان هۆکارەکەی ژینگە بن يعني هي مرض السرطان نەخۆشی شێرپەنجە هۆکاری زۆرە ئەکرێ ژینگەی هۆگەیەک بێت لەو هۆکارانە یان یاخود بەرکەوتنی تیشک هەروەها هیچ هۆکارێک نییە بە دیاریکراوی کە باوترین هۆکار بێت بۆ توشبوون بە شێرپەنجە لە پاش لێکۆڵینەوە و توێژینەوە هیچ هۆکارێکی دیاریکراو نییە لە نەخۆشەکەدا یاخود لە خێزانەکەیە ناکرێت بڵێ نەخۆشیی بە ماوەیە زۆر کەمە ئەو کەیسانی بۆ ماوەی بێت ئێمە دڵنیانین لە هۆکارەکان پێویستمان بە خوێندنەوە و ئەنجامدانی لێکۆڵینەوە و توێژینەوە هەیە کە تایبەت بێت بە ژینگە و نەخۆشەکان ئەکرێت نمونە وەربگیرێت و دواتر بەراورد بکرێت بە پارێزگاکانی تر و وڵاتانی تر تاوەکو دڵنیا ببینەوە لە بابەتەکە ژمارەکانی ئێمە ئەچێت بۆ سنتەری شێرپەنجە ئەم داتایانە کۆ ئەکرێتەوە و لەوێ لێکۆڵینەوەی لەسەرەکرێت و داتەکان کۆ دەکرێتەوە و پێویستمان بە لێکۆڵینەوەی گەورە هەیە تاوەکو بگەین بەو ئەنجام دکتۆر ینی جەنابەت پزیشکی ئەزمونە زۆرە دڵنیان بەڵام کارکردن لەگەڵ مناڵ تۆزێک هەستیارە هەرکە هەموو نەخۆشێکی شێرپەنجە شایان بەوەیە کە زۆر هاوکاری بکرێ بەڵام دۆخی مناڵ بەڕاستی هەستیارترە ئەکرێیانی هەستی تۆ بزانم ینی کارکردن لەم نەخۆشخانەیە لەگەڵ ئەو منداڵانەی کە تووشی شێرپەنجە بوون ینی هەستێکی چۆنە بەڕاستی من پێم وایە کە خۆراگریەکی زۆری ئەوێ سەرەتا نەخۆشەکە خۆی زۆر سەختە هەروەها مامەڵەکردن لەگەڵ منداڵی نەخۆش زۆر سەختە خێزانەکەی لەژێر فشارێک و دوودڵی زۆران مناڵیش کە تەمەنی کەمە ناتوانێت لێکدانەوە بکات بۆ ئەم شتانە مامەڵەکردن لەگەڵ خێزانەکانیشان سەختە نەک بەس مناڵەکان کەیسی زۆرمان هەبووە لە ساڵی 2000 تاوەکو ئێستا 25 ساڵە چارەسەری شێرپەنجەیەکەین
حاڵەتی سەخت و ئالۆز و ورد هەبووە. بەهۆی ئەوەی چارەسەرەکان زۆرینەی کات زۆر دەخایانێ ئیتر جۆرێک لە هۆگوربوون هەبووە لە نێوانمانە هەروەها بە تەواوەتی ئاشنای خۆیان و خێزانەکەیان بووین وەکو هەوکردن نییە کە تەنها دوو سێ ڕۆژ بخایانێ حاڵەت هەیە چەندەها ساڵەخایانێ لە پاش چەندین ساڵ چارەسەرکردنیش چەندین ساڵ لەژێر چاودەریە پێویستی بەکات هەیە تاوەکو ئێستا نەخۆشمان هەیە سەردارمانەکەن بۆ چاودێری ئێستا هاوسەرگیریان کردو مناڵیشیان هەیە کەیسیش هەبووە کە ئالۆزی تیا ڕوویاوە و نەخۆشەکەی جانی لەدەستیاوە بەڵام ئەم کەسانی کە چاک بوونەتەوە باش بوون بەردەوامین لە چاودێریکردنیان کەواتار لە کۆتاییە وەک پزیشکێکی بە ئەزمون ڕێنمایی چییە یاخود پەیامت چییە بۆ دایکان و باوکان بۆی بەوردی چاودێری منداڵەکانیان بکەن بۆ مناڵان هیچ هۆکارێکی دیاریکراو نییە کە ئەم نەخۆشەی تیا دەربکەوێ بۆیە هیچ ڕێگایەکی خۆپارێزیش نییە بەڵام ئەبێ ئاگاداری نیشانەکان بن ئەگەر خوێنبەربوون هەبوو یان غودەی لیمفی هەبێت هەوڵ بە زوو دەستنیشان بکرێ هەروەها زۆر دکتۆر نەگۆڕێ بۆ ئەوەی سەر لێ تێکچوون ڕوونەیە و زیاتر پەنا بباتە بەر دکتۆر و نەخۆشخانەکانی عێراق سپاس بۆ خوا خەڵکی زۆرمان هەیە کە ڕاهێنراون لە دەرەوەی وڵات خوێندویانە بۆیە توانایەکی باشیان هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانمان لێرە بۆیە هیوادارین نەخۆشەکان سەردانی پزیشکەکان و نەخۆشخانەکانمان بکەن بۆ چارەسەری کەیسەکان ئەگەر پێویستمان بەڕاوێژێک هەبێت لە دەرەوەی وڵات ئەوەش ئەتوانین بکەین ئەگەر کەیسەکە چارەسەر نەکرا ئەتوانین بیانێرین بۆ چارەسەر بۆ لای پسپۆری بیان با بڵێن پسپۆرێکی تر بەڵام زۆرینەی نەخۆشەکانی شێرپەنجە ئێسا لێرە چارەسەرەکەین و هیواداری خێزانی عێراق متمانیان بە دکتۆر و نەخۆشخانەکانی عێراق زیاتر بێ بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان شتێک کە بۆ من بۆتە پرسیارێکی گرنگ ئامارەکان یاخود ڕێژەکان لەسەر بەسڕە ناڕوونن کاتێگەتەوێ ئامارێکی دروستە دەست پێوە لەسەر ئەم پارێزگایە نییانی هەر حکوومەت بە ڕێژەیەک نیسبەی سەرەتان و ڕێژی سەرەتان و شێرپەنجە بڵاوە کاتەوە ڕێکخراوە مەدەنیەکان بە جۆرێکی تریانی دۆخەکە ناڕوونە بۆ ئێمەی ڕۆژنامە نووسان و کەناڵەکانی میدیاش بەرپرسیارەتیە کە نازانین مامەڵە لەگەڵ کام ژمارەی ڕێژی شێرپەنجە بکەین بۆچی وایە بۆچی ڕێگە نادەن ژمارە ڕاستیەکان لە بەسڕە ئاشکرا بکرێ الاستقصاء الميداني ئەو ڕاپرسیانەی دەکرێت و ئەو جوڵە بەردەوامانی ڕێکخراوەکان و ئۆفیسەکان دەیکەن باشترین بەڵگەن حکومەت کە ژمارەی کەم بڵاو دەکاتەوە ژمارەکانیان پێچەوانی قسەکانی خۆیانە لدينا وثائق بەڵگەنامەمان لایە کە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە ڕووی زۆر لە زیاد بوونە مانگانە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە تاکو ساڵی 2023 بۆ 2024 گەیشتوۆتە 600 توشبوو لە مانگێکدا ئەمە بەڵگەنامەی وەزارەتی تەندروستیە کە ئێمە دەستمان کەوتووە والتي حصلنا عليها أما هەروەها کاری مەیدانیش کە خۆمان ئەنجامی دەدەین بەڵگەیە داواتان لێ دەکەم سەردانی باکووری بەسڕە بکەن نزیکە و کۆمپانیانەی کە مۆڵەتی نەو دەرهێنانیان هەیە بەلایەنی کەمەوە لە هەر ماڵێکدا توشبوویەک هەیە بە شێرپەنجە بۆیە ئەو ئامارانەی حکوومەت کە دەبێت دووبارە چاوی پێدا بخشێنرێتەوە ئەمە دەتوانین لە ڕێی کەناڵەکانتانەوە بکەن تاوەکو حکوومەت شەفافی تر بێت لە پێدانی ئامارەکان ئامارەکان تۆخێنەر و گەورن ئاماری پشتڕاستکرا و تاکو ساڵی 2022 ژماری توشبوون بە شێرپەنجە 9,000 حاڵەت زیاتر لە ساڵێکدا بەرپرسانی پارێزگاکە باس لەواکەن کە گەشتبینن بە چاکبوونی دۆخەکە یاخود بە جۆرێک لە جۆرەکان دڵنیایی دەدەنە هاوڵاتیانی بەسڕەکە کاری جددی ئەکەن بۆ گۆڕانکاری لە ژینگەی بەسراوە بۆ کەمکردنەوەی حاڵەتەکانی شێرپەنجە جەنابەت پێ دوایە ئەمانە بەس قسەن یاخود کردداریان لە پشتەوەی و گۆڕانکاری گەورە ڕوەدا لە بەسڕە يعني اليوم لە ڕاستی ئێمە یاسایەکمان هەیە کە پێوانی نیشانەکانە ئەگەر کردارە هەبێ لە حکوومەتی خۆجێیی یاخود حکوومەتی ناوەند کە لەگەڵ قسەکانی لێپسراواندا یەک بگرێتەوە ئەمە شتێکی گەشتبینە ئەوەی کە ڕاستیدا هەستی پێ دەکەین هیچ هەنگاوێک نییە بەرەو ئەوەی کە لە 5 ساڵی داهاتوودا ڕەوشی بەسڕە باشتر بێت لە ئێستا قادمة أن البصرة ستكون أفضل تاکو هەنگاو زۆر خێران نەبێت ئەمە ناکرێت پشتێنەی سەوزایی لە دەست دەدەین لە بەسڕە دەیان هەزار و سەدان هەزاردار دەبردرێتەوە ئەو گازانەی لەگەڵ سووتانی نەودا بەرهەم دێت لە زیادبووندایە ڕێژەی ئاویپی زیاد دەکات لە بەسڕە
بۆیە گەشتبینی تەنها لە حاڵەتێکدا دەبێت کە هەنگاو بێت هەنگاوەکان زۆر خاون لە ساڵی 2007ەوە بەڵێنمان پێدراوە کە ژینگەی بەسڕە پاک دەبێتەوە و کۆتایی بە سووتانەکان دەهێنرێت هەروەها ئاوی پیس کۆتایی دێت ئێمە نزیکترین لە ساڵی 2027 ئەمە ژواتە 10 ساڵ تێپەڕیوە واليوم نحن في عام نحن ربما على أعتاب 27 گەشتبینی لێپسراوانی حکومەت دەبێت لەسەر پێوەری کاری جدی بێت کە ئەنجام بدرێت بەڵام بە پێی پێویست ئەم کارانە ناکرێت ناتجة من عمل ميداني على الأرض لا أرى هذا العمل بالمستوى المطلوب. دکتۆر ینی پرسیاری کۆتاییم ئەمێ ئەوە بێت سەر لەبەری کاربەدەستانی ئەم پارێزگایە لە بەردەم بڕیارێکی جددی و چارە و سازدان بەرامبەر بە خەڵکی بەسڕانی نیشانەکانی شێرپەنجە لەم پارێزگایە هەنی مەترسی دارن بۆیە پێویستە بە هەمووتان دۆخی ئەم پارێزگایە چاپکەنانی حەزەکەم وەک بەڕۆبەری ژینگە پەیامێکە دەبێیان داواکاریەکە دەبێت لە سەررجەم و کاربەدەستانی کە دەبێت پێکەوە ئەم دۆخەت چاک بکەن. طبعا بالتأكيد يعني رسالة بڵێ بێگومان پەیامەکەمان ئەوەیە کە پارێزگای بەسڕە پارێزگای بەخشینە بەسڕە وەکو سەتڵی عێراق وایە زۆرینەی هەرە زۆری ئەو پێداویستیانەی کە یەتە ناو ئەو وڵاتەکەمانەوە لە ڕێگەی بەسڕەوەیەتە ناوە لە ڕووی نەوتەوە لە سەیە هەشتای ئەو نەوتەی هەنارداکرێت لە بەسڕەوە ئەنێڕێتە دەرەوە یانزە خاڵی زۆر سنووریمان هەیە و هەموو شتێک لە بەسڕەوەیەتە ناو عێراقەوە دەرچە و خاڵی ئاوی عێراق لە بەسڕەیە ئەمانە هەمومان نازانین لە بەسڕن بەندەرەکانمان و بەندەری فاوی گەورە لە پارێزگای بەسڕەیە بۆیە بەسڕە زۆر دەبەخشێت و پێویستە حکوومەتی ناوەندی و حکوومەتی خۆجەی پێویستە هەوڵی ناوازە پێشکەش بکەن بۆ باشترکردنی ڕەوشی ژینگەی و تەندروستی و ژینگەی کۆمەڵایەتی بەسڕە بێگومان بەسڕە پێویستی بەو هاوکاریان هەبێت ئەبێت بەو ڕادەیی ئەم پارێزگایە خزمەتی وڵاتەکە کات و ئەبەخشێت بە خەڵکەکەی کاری بۆ بکرێتەوە لە بەرامبەرە بۆیە داوا لە حکوومەت ئەکرێت کە هەوڵەکانی چڕتر بکاتەوە بۆ ئەم پارێزگا دێرین و گەورەیە هاوڵاتیانیش بەرپرسیارن و ئەبێت ڕەچاوی پاک و خاوێنی ژێنگەی پارێزگاکە بکەن خۆڵ و خاشاک فرێنێن لە ڕووبار و شوێنە گشتیەکانە دەخوازی هەوڵی زۆر ئەکرێت لە حکوومەتەوە و هاوڵاتیانیش ئەبێت لە بەرامبەرە بەردەوام بن لە کارکردن بۆ پارێزگاریکردن لە ژێنگەی پارێزگاکە بەگشتی. دکتۆرە گەرچی من پرسیاری کۆتاییم کرد بەڵام قسەکانە وای لێ کردم کە پرسیارێکی ترم بۆ دروست بێ باسە لەوە کرد کە دۆخی بەسڕە باشە ژێرخانی یابووریەم پارێزگایە باشە ئەگەر بەم شێوەیە بەسڕە بۆچی بەڕاستی بەدەست حاڵەتەکانی شێرپەنجەوە دەناڵێنن بۆچی لێرە نەخۆشخانەیەکی سەرەتانی نییە بۆ چارەسەر لە غیری ئەو نەخۆشخانەی کە بۆ منداڵان دانراوەوە لە زۆر ڕوویترەوە من هەستەکەم کە بەسڕە پێویستی بە خزمەتە. نعم طبعا للأسف الشديد بەداخەوە نەخۆشی شێرپەنجە زۆر بڵاوە ئێستا بڕێژێکی بەرزیش هەیە لە پارێزگای بەسڕە ئێمە لێکۆڵینەوەمان کردووە لە هۆکاری ئەم نەخۆشیانە کە بەدوەدا چوونمان بۆ کرد بینیمان کە پیسبوونی ژینگە هۆکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆن بۆ توشبوون بەم نەخۆشیانە هەوا و ئاو و خاکەکە بێگومان پیس بووە ئێستا بۆهۆی کەوتنە خوارەوەی پێکاتەی هایدرۆکاربۆنی بۆ سەر ئەم خاکە دواتر کشت و کاڵەکرێت لەم خاکەیە هاوڵاتیانیش ئەم بەرهەمانە ئاخۆن بەهۆی کەڵەکەبوونی ئەم هۆکارانەوە توش بوون بە نەخۆشی شێرپەنجە ئێستا ڕووی لە زیادی کردووە بەردەوامیش ڕوو لە زیادبوونە لە ڕێگەی وەزارەتەکەمانەوە ئێمە داوامان لە سەرۆک وەزیران کردووە بە خێرایی هۆکارەکان چارەسەر بکرێت دواتریش چەندین سنتەری چارەسەری نەخۆشی شێرپەنجە دروست بکرێت کە زۆر پێویستە بۆ ئەم شارە هەروەها ڕەزامەندیمان وەرگرتووە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ دروستکردنی چەندین سنتەری تایبەت بە چارەسەری نەخۆشیە شێرپەنجەیەکان بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ سنتەرێک دروست نەکراوە بەڵام هەوڵەین کە دروست بکرێت. ڕەنگە پێویست نەکە پێتان بڵێم کە من ئێستا لە چۆم لەبەرەوەی ئەم شوێنی کە من لێ وەستاوم و دیمەنەکانی پشتی من
لای هەمووتان ناسرا و ئاشکرایە کام شوێنە کوێیە بەڵام هەر پێتان دەڵێم من لە بەغدای پایتەختی عێراقم بۆچی لێرەم خۆتان دەزانن چوینە بەسڕە و سۆراغمان کرد سەبارەت بە حاڵەتەکانی شێرپەنجە و دۆخی ژینگەی بەسڕە ئەمە وای کرد کە بینە بەغدا بۆەوەی لەگەڵ وەزیری ژینگە و کاربەدەستێک لە وەزارەتی تەندروستی قسە بکەین تا وەڵامی دروستمان دەستکەوێ سۆراغەکەمان تەواو بکەین سەبارەت بەوەی کە بۆچی ژینگەی بەسڕەوەیە بۆ دۆخی بەسڕە لە ڕووی شێرپەنجەوە بەم شێوەیە لەگەڵمان نابن بۆی لە بەغداش هەندێک سۆراغ بکەین سەبارەت بە بابەتەکە و بزانین وەڵامی وەزیری ژینگە و بەرپرسانی تەندروستی عێراقی چییە سەبارەت بەو دۆخەی کە لە بەسڕە ئەگوزەرێ هەر بۆیە لە دوای بەغداش لە سلەیمانیش بەوردی سۆراغ دەکەین بۆەوەی کە بزانین دۆخەکە چۆنە و هەروەها بزانین ئەو کەیسانە و ئەو نەخۆشانی دێنە نەخۆشخانەی هیوا حاڵەتەکانیان چۆنەوە چەندیان خەڵکی بەسڕە و پارێزگاکانی دیکەی عێراقن بینەر بن. بۆ زیاتر گفتوگۆ و زانیاری لەسەر ژینگەی عێراق بەگشتی بە باشم زانی بێمە وەزارەتی ژینگەی عێراق و لەگەڵ وەڕێز وەزیری ژینگەی عێراق گفتوگۆ و قسە بکەم تاوەکو بزانم دۆخی ژینگەی عێراق لە چ ئاستێکدایە و خودی وەزیری ژینگە لە ژینگەی عێراق ڕازیە؟ جەنابی کاک دکتۆر هەڵۆ سوپاس بۆم دەرفەتە کە لە کاتمان گرتی ئەمڕۆ قوبوڵت کرد پێکەوەم گفتوگۆ و چاپێکوتنە ساس بکەین گرنگە بەلامەوە کە دەواازەی گفتوگۆکەمان بەوە دەست پێ بکەین لە عێراقدا دۆخی ژینگە چیە گوزارێت و کواڵەتی ژینگەمان لە ئێستادا لە چ دۆخێکدایە؟ زۆر سپاس کاکە سەرتی بەخێر بێن سەر چاو بەداخەوە بارودۆخی ژینگە گۆڕانکاریەکی زۆر بەسەر هاتووە لە هەموو جیهانە نەکو باوەڵم شوێنێکی تایبەت یان دەوڵەتێکی تایبەت بەڵام عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە کاریگەری گۆڕانکاری کەش و هەوا لەسەری زۆر زۆر دیارە و ئەڵژلین لە 5 وڵاتەکە کە کاریگەریەکان زۆر لەسرە کاریگەریەکان لە بەرزبوونەوەی پلەی گەرمایە لە کەمبوونەوەی ڕێژەی ئاو و باران با بڵین من لە سلێمانیە لەوانەیە ئێوە لەو تەمەنەیە نەبم بیرتان نەیاد لە سلێمانیە ئێمە چلوورەمان هەبوو بە سەربانەکانەوە چلوورە نەماوە ئێستا لە کاتی خۆی ئاهاتە خوارەوە بە سەربانەکانە نەتیجێ ئەوەی کە ئەو ئاوا هاتە خوارەوە سارد بوو ئەمەە سارد بوو ئەی بەست جا ئێمە زۆرمان پێخۆش بوو لە سەربانەکانەوە کە سیرمانە کرد و یاریمان پێکرد بەرحاڵ ڕێژەی ئاو کەم بۆتەوە باران کەمە بەفر کەمە ڕێژەی سەوزایی زۆر زۆر کەم بۆتەوە پرۆسەی بە بیابان بوون لە هەموو عێراقا زیادەکە و هەرا لە کشە ڕۆژانە بەرەو سەرەوە ئەڕوات با بڵین تەنەوەعی بایۆلۆجی کە با بڵین ئەمەش نزمبوونەوەیەکی زۆر زۆری پێوە ڕوویداوە لەگەڵی ئەمەشە ڕێژەی دانیشتوانی عێراق من عێراقم بیرە لە ساڵانی کۆتایی هەفتاکانە 13 میلیۆن کەس بوو ئێستا عێراق لە سەر و 45 میلیۆن کەسەوە یعنی ئەم ڕێژە زیادبوونە لەگەڵ ئەو کەرەسەیی کە هەیە و لەگەڵ ئەو سەرچاوانەی کە هەیە ناگونجێ لەبەر ئەوە بۆیە زیاتر بارودۆخەکە قورسایەکی کەوتۆتە سەر لە ڕووی ژینگەیەوە ئەنی ئەم قسە باوی کە بڵاو بۆتەوە ئەو ترێت حاڵەتەکانی شێرپەنجە بەشێکی زۆرینی پەیوەندی بە ژینگەوە هەیە لە عێراق ئەمە تا چەند دروستایان ژینگە هۆکارە سەرەکیەکەیە بۆ بڵاوبوونەوەی حاڵەتەکانی شێرپەنجە؟ شێرپەنجە تەبەن هەموو نەزانین نەخۆشیەکی قورسە و کوشندەیە ئیتر جۆری نەخۆشیەکەش و ڕادەی نەخۆشیەکەش هەمووی کاریگەری هەیە لەسەر و کەسی کە توش بێت بەڵام هۆکارەکان جیاوازن هۆکارەکان تەنها ژینگە نییە با بڵین کە ژینگەی ئەو ناوچەی ئەو کەسی تایە پەروەردابێ و ئەژێت لەوانەیە ئەوە جیاواز بێت بەس هۆکاری خواردن هەیە هۆکاری داو و دەرمان هەیە هۆکاری شەڕ و ئاژاوە و با بڵین تیشک هەیە هۆکاری ژینگەیی هەیە و هۆکاری جەنێتیک با بڵین کە بە وراست با بڵین کە تووشێ بێت لەبەر ئەوە بەڵێ ئەمانە هەمووی فاکتەرن کە واکەن کە ڕێژەکە زیاد بێت و مرۆڤ توش بێت
ئەوەی لە عێراق ئەگوزارێت عێراق بەداخەوە ئێڵێم لە هەموو ئەم فاکتەرانەی تایە بەبێت جیاوازی بەبێت جیاوازی چکە لە هەموو ناوچەکانی عێراقا شەڕ و ئاژاوە هەبووە و لەوانەیە تا حدێک ئەو چەک و تەقەمەنی کە لەوێ بەکارهێنراوە تا کاریگەری کردووەتە سەر ناوچەکە بۆ نمونە ئێمە لە کاتی هەڵەبجەیە کە بردومانکرا لە 1970 ئەمە کاریگەریەکی زۆری هەبوو بۆ ژینگەی ئەو ناوچەیە ئەو غازاتانی کە بەکار هاتووە با بڵین لە ناوچەکانی باشووری عێراقا و بە تایبەت ئەوانەی کە لە بەسرە و عیمارە و هەندێ شارەکانی ترن ئەمانە کە مجموعەیە شەڕ با بڵین کە تیا ڕوویداوە لە ساڵی 1970ەوە هەتاکو 2003 شەڕی گەورە با بڵین کە لە ناوچەی ڕوویدا کاریگەری زۆری هەبوو ئێستاشەوە طبعاً توکە تو حسابی ئەو بکە ئەگەر چەکی تەقلیدی بەکار هاتووە وڵا لە هەمان کاتیشە چەکی کەشکە بەکار هاتووە هەمووی بۆتە پیسبوونی ژینگە لە خاکەکەی بێ لە ئاوەکەشی بێت و لە هەواکەشی بێت لەوانەیە هەندێک شوێن هەبوو بێ پارێزگا هەبوو بێت کە شەڕیشی تیان نەبوو بێت بەو شێوەیە کە ئێمە باسیەکەین تیشک بەکار هاتی بێ یان جۆرە ئەسلیحەیەک یان چەشێک بەکار هاتی بێت کە تەسیری هەبوو بێ بەڵام کەسێرێکی ڕێژەکەش هەر هەیە هەر بەرزە لە چاوخۆیەوە ئەگەر بە ڕێژەی دانیشتوانی حسابی بکەیت لەبەرەوە بۆیە ئەگەڕێمەوە ڕێژەکە پابند نییە بە یەک فاکتەرەوە بە یەک هۆکارەوە هۆکارەکان جیاوازن لەوەیە. ئێرە وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق لە بەغدا هاتوومەتە ئێرە تاوەکو لەگەڵ وتەبێژی وەزارەتەکە هەندێک گفتوگۆ بکەم و پرسیاری لێ بکەم سەبارەت بەوەی تا چەند پاڵپشت و هەمانگل لەگەڵ حکوومەتی هێرێم بۆەوەی هاوکاری نەخۆشخانی هیوا بکەن لە شاری سلێمانی چونکە بەشێکی ئەو نەخۆشانی کە لە نەخۆشخانی هیوان خەڵکی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقن هەر بۆیە پێویستە لەسەر حکوومەتی عێراقی هاوکاری ئەم نەخۆشخانەیە بکە لەگەڵ ما بن و جۆبیستی گفتوگۆی نێوان من و وتەبێژی وەزارەتی تەندروستی عێراق بن. پێم بڵێ بزانم پەیوەندی نێوان وەزارەتی تەندروستی عێراق لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم چۆنە هەمانگەکانتان بەتایبەت لە سەر بابەتی شێرپەنجە و کەمی دەرمان و ئەو کێشە و گیر و گرفتە تەندروستیانی کە هەیە. پێشەشی دەمەوێت بە خێراتنی کەناڵە ئاسمانیەکەتان بکەم لە ئۆفیسی وەزارەتی تەندروستی و دەبێت گەواهی ئەوەش بدەم کە کەناڵەکەتان بەردەوام چاودێری بابەتەکان دەکات و گرنگێکی زۆریان پێدەدات. ئامادەموتان هەیە لە هەر چالێکە کە لێرە بکرێت لە وەزارەت و یاخود لە هەرێمی کوردستانیش. هیوادارم پەرە بە هەماهەنگەکان بدەین لە ڕاستیدا ئەباهەنگی و پەیوەندیەکان لە نێوان وەزارەتی تەندروستی حکوومەتی ناوەند و هەموو ناوەندە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان لە باڵاترین ئاسدایە. لەسەر ئاستی وەزیرەکان وەزیری تەندروستی حکوومەتی ناوەند دکتۆر ساڵح مادی ئەلحسناوی بەردەوام پەیوەندی هەیە لەگەڵ بەڕێز دکتۆر سامان وەزیری تەندروستی هەرێمی کوردستان یاخود لەسەر ئاستی دام و دەستگاکانی هونەری و تەکنیکیە پەیوەندیدارەکان لە وەزارەتەکانمان بۆ نمونە فەرمانگەی تەندروستی گشتی و فەرماندەی کاروبارە هونەریەکان لەگەڵ فەرمانگە هاوتاکان لە هەرێمی کوردستان لە هەموو پارێزگاکان پەیوەندیەکان لەسەر ئاستی ڕۆژانەیە تەنانەت لەسەر ئاستی میدیاش میدیا وەزارەتی تەندروستی شانازی دەکات کە ئاستی ڕێخستن زۆر باڵایە لەگەڵ میدیاکانی هەرێمی کوردستاندا جا لەگەڵ سلێمانیدا بێت یاخود لەگەڵ وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بێت لە هەولێر هیوادارین و کار دەکەین بۆ ئەوەی بەردەوام پەرە بە هەماهەنگەکان بدەین سەبارەت بە نەخۆشە شێرپەنجەیەکان وەک بەڕێزتان دەزانن ئەمە کاری لە پێشینەی حکوومەتەکەی بەڕێز سودانیە هەر لە یەکەم ڕۆژەوە یەکەم داوەنزراوە کە سەردانی کرد وەزارەتی تەندروستی بوو خاڵە لە پێشینەکانی ڕاگەیان لە سەرەتاوە و زیاد لە خاڵێک کە باز کرات چارەسەری نەخۆشیە شێرپەنجەیەکان بوو هەروە دەبێت هەندێک شت ڕوون بکەینەوە کە هەڵەلێک تێگەشتن تێیدا ڕوودەدات ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی بە شێوەی گشتی بە بەراورد بە ژمارەی دانیشتوان وەکو ڕێژەی جیهانیە قسەکانم واتای ئەوە نییە لە ساڵێکدا هەزاران حاڵات تۆمار ناکەین بەڵام ئەگەر وەکو پێوەرە جیهانیە زانستیە پشت پێبەستراوەکان دابەشی بکەین ئاستی ئێمە لە ڕێژەی جیهانیدایە عێراق تەنانەت کەمتر لە چەند وڵاتێکی دراوسێ هەموو پارێزگارەکان تۆمار دەکرێن ئەم ڕێژە
ڕێژەیە بە شێوەیەکی گشتی لەگەڵ ڕێژەی دانیشتواندا دەگونجێت هەروەها دەژبێت تێبینی دۆسیەکی تر بکەین هەندێک کات ڕێژەی توشبوون لە پارێزگایەک زۆر زیاترە لە پارێزگایەکی تر بۆ نمونە نەجەفی ئەشریف یاخود تەنانەت لە هەرێمی کوردستان لەبەرەوەی کاتێک کە هاوڵاتێکی عێراقی گومانی ئەوە دەکات حاڵەتێکی شێرپەنجەی هەبێت لەوانەیە بڕیاردا سەردانی دامەزراوێکی تایبەت یان حکومی بکە کە متمانەی پێێتی ئەمە بەپێی بیر و باوەڕی خۆیەتی و هەندێک کاتیش دەچنە دەرەوەیەرە بۆیە دەستنیشانکردنی حاڵەتی شێرپەنجەکەی لە پارێزگایکی تر دەبێت نەوەک ئەوەی خۆی بۆ نمونە کەسێک دانیشتوی پارێزگای واز دەچێت بۆ سلێمانی لەبەرەوەی بیر و ڕای وایە کە دامەزراوێکی باشێ لە سلێمانی و ناوبانجێکی هەیە یاخود بە پێچەوانەشەوە خودی خۆم لە بەسڕە جارێک نەخۆشێکم بینی کە دانیشتوی هەولێر بوو متمانەی هەیە بە دامەزراوێکی تەندروستی لە بەسڕە و بە فڕۆکە لەگەڵ دایکیدا هاتبوو کە نەخۆشی شێرپەنجەی هەبوو چارەسەری تیشکاوەری وەردەگر لە یەکێک لە دامەزراوە تەندروستیەکان لە بەسڕە دەکرێت تۆمارکردنی ئەم حاڵەتە لە ئامارەکانی ئەم پارێزگایەدا بێت بەڵام ئەمە واتای ئەوە نییە لە پارێزگایەک زۆر نییە و لە پارێزگایەکی ترکەمە دووبارەیەکەمەوە کە ژمارەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لەگەڵ ڕێژەی دانیشتوانی هەر پارێزگایەکدا دەگونجێت بۆی هەر قەزایەکیش گونجاوە لە ناو پارێزگایەکەدا وەکو باسی کرد کاری لە پێشینەمان پەرەدانە بە دامەزراوەکان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە دەتوانین ژمارەکانتان پێ بدەین ژمارەی قەڕەوێڵەکان زیادی کردو و ژمارەی ئامێرەکان زیادی کردووە لە ناویشیاندا ئامێری چارەسەر بە تیشک دکتۆر سەیف لە پارێزگای سلێمانی لە هەرێمی کوردستان نەخۆشخانەیەکمانەیە بە ناوی نەخۆشخانەی هیوا کە زۆربەی ئەوانەی کە تووشی شێرپەنجە بوون لەوێ چارەسەرەکرێن هەم لە هەرێمی کوردستان هەم لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەنی حەزەکەم سەرنجی جەنابەت بزانم سەبارەت بەم نەخۆشخانەیەوە ئێوە تا چەند هەوڵەدەن بەردەوام سەپۆرت و پشتگیری ئەم نەخۆشخانەیە بکەن مستشفى هيوا من المستشفيات المهمة والحديثة والمتطورة وزارها السيد الوزير بزيارته قبل سنة أعتقد نەخۆشخانەی هیوا یەکێکە لە نەخۆشخانە گرنگ و مۆدێرن و پێشکەوتوەکان بەڕێز وەزیری تەندروستی پێش ساڵێک سەردانی کرد ئەگەر هەڵە نەبم سەردانی پارێزگای سلێمانی کرد بە وەفدێکی ڕسمی وەزیری تەندروستی هەرێمیشی لەگەڵ جابوو منی ژەو کاتە ڕۆشتم پێوەر هەمیشە نەخۆش و هاوڵی نەخۆشە هەمویان ڕازی بوون سوپاس و ستایش هەبوو بۆ هەوڵەکانی وەزارەتی تەندروستی هەرێم و حکوومەتی ناوەند هیوادارین وەزارەت کار بکات بۆ پەرەپێدان بەم نەخۆشخانەیە لە ڕووی توانای وەرگرتنی نەخۆشەوە و زیادکردنی قەڕەوێڵەکان هەروەها پەرە بدات بە ئەو ئامێرانەی کە لە بەردەستن لە ڕووی ڕاهێنانیشە وەک دەزانین لە کەرتی تەندروستیدا هەمیشە بە هەفتانەشتی نوێ و چارەسەری نوێ دەدۆزێتەوە ئەم نەخۆشخانەیە لەسەر ئاستی حکوومەتی ناوەندی شانازی پێوە دەکەینەمە خزمەتگوزاری پێشکەش بە ژمارەیەکی بێشومار دەکات نەک بەتەنها لە سلێمانی هەرێم بەڵکو لە دەرەوەی هەرێمیش بە هەمان شێوە بەغداد و بەسڕەش ڕێژەی پێداویستی تەندروستی و دەرمان بۆ پارێزگاکان لەم چەند ساڵی کۆتاییدا زۆر باشتر بووە بەڕێستان ڕۆژنامەنووسێکی زۆر کارامەن دەتوانن بگەڕێنەوە بۆ ئاماری ڕسمیەکانی وەزارەتی تەندروستی و پلاندانان و لایەنە پەیوەندیدارەکان یان نێودەوڵەتیەکان وەک ڕێکخراوی تەندروستی جیهانی دوێنێ سەردانی هەرێمیان کرد دەتوانن ببینن کە بەردەستخستنی دەرمان بۆ چارەسەری شێرپەنجە لە بەرزترین ئازایە لە هەمان کاتدا حکوومەت پرۆژەی بە نیشتیمانکردنی بەرهەمهێنانی دەرمانی هەیە کاتێک کارگەکە لە وڵاتەکەی خۆی وەکو کارگە پێشکەوتوەکانی سلێمانی کارگەکە لە ناو وڵاتەکەیدا لە خاچی خۆتاندا کڕین بە دینارە لە جاتی دۆلار کە حواڵەکردنی دەوێت لە جاتی ئەوەی چەند مانگێکی پێبچێت و گومرگ و باج و ڕوبەڕووی دۆخی سەختی گواستنەوەی ئاوی بێتەوە یان ئاسمانی کارگەکە لە سلێمانیە بۆ نمونە لە ئەنبار شتمان دەوێت بە پەیوەندی و لە ماوەی چەند سەعاتێکدا پێداویستەکان بەڕێ دەکەون هەروەها هاوکاری ئابووری وڵاتیشە ئەوەی لەو کارگانەی سلێمانی کار دەکەن یان لە بەغداد هاوڵاتیانی عێراقین ڕێژەی بێکاری کەم دەکاتەوە ڕێژەی گەنجی کارامە زیاد دەبێت هەروەها بۆتانی دووپات دەکەمەوە بە ڕسمی بۆ ئەوانەی لە بەرهەمی خۆمان کەم دەکەنەوە هەر دەرمانێک لە سلێمانی بێت یان کارگەیەکی تر یان هەر براندێکی جیهانی بێت تاوکو بە زنجیرەیەک پشکنینی کیمیاوی فیزیاوی بایۆلۆجی ستانداردا تێنەپەڕێت بەردەست ناخرێت بە هیچ شێوەیەک هەموو دەرمانەکان بە پێی ستانداردی جیهانین ئەوانیش کە لە ناوخۆی عێراقەوە دروست دەکرێن فجميع هذه الأدوية هي خاضعة لأعلى المعايير الدولية من ضمنها التي تصنع داخل الإقليم. لەنێو پرۆگرامەکە ئێمە بەسڕەمان وەک شارێک بە نمونە وەرگرتووەکە دەوترێت و کۆمەڵێک بەدواداچوون و ڕیسێرچم بۆ کرد کە حاڵەتەکانی شێرپەنجە تا ڕادێک لە بەسڵە زیاترە لە چاو شارەکانی دیکانی بە تایبەتیش باسی دۆخی ژینگاکرێت لەو شارە حەزەکەم ینی جەناب کەمێک بەرچاوی ئێمە و بینەرانیش ڕۆشن بکەیتەوە کە دۆخی بەسڕەت چۆنە لەو ڕۆ
طبعا بەسرا دووەم شاری عێراقە لە ڕووی دانیشتوانەوە لە ڕووی گەورەی با بڵین پیشەسازیەوە کەتیاتی بە تایبەتی پیشەسازی نەوت کە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە پاڵاوگەیتیایە چێلگەنەوتیەکانی تایە ژمارەیەکی زۆری سیارەتیایە کە سوتەمەنی بەکارە هێنن جگە لە پیشەسازی کە لە ناو پارێزگاکەیە هەیە تەمان ئەمەە هەمووی بۆتە هۆکار بۆ ئەوەی کە ژینگەی بەسرا پیس بێت وەڕاستیەکەش ئەڵێم وزارەت ئەتاکوی ئێستا بە پێی ئەو توانایی کە هەیە نەیتوانیوە کاریگەریەکی باش ببینێ لە ناو بەسرایە بە پێی ئەو حەجمەی کە بەسرە هەیەی بە پێی دانیشتوانی بەسرە هەیەی بە پێی ژینگەی بەسرە لەسەر بنەمای چییە؟ تواناکە لە بەرەوەی کە بەڕاستی توانە مرۆیەکان زۆر کەمن ئێمە وزارەتەکەمان بە هەمووی تقریبا 2500 بۆ 2600 کەسە وزارەتیشی بچووکە لە چاو وزارەتەکانی کە بۆ نمونە وزارەتی پەروەردەی عێراقی لەسەر و میلیۆنەوەیە یعنی وزارەتەکە ئێمە وزارەتێکی بچووکە بەس ئەوە نییە کە بڵێم کەم و کوڕێکە لای ئێمەوە بێت بەس ئەوەیە کە تۆ کەرەسەکەت کەمە لە بەرەوەی بودجەی تایبەت نییە و لەبەر ئەوەی کە دانیشتوانی شارەکە زۆرە و پیشەسازی زۆری تایە حکوومەت بۆی گرنگە لێرە کە فۆکەس بخاتە سەر حکوومەت هەڵبەتە طبعاً بۆی گرنگە و جەنابی سەرۆک وەزیران بۆ خۆی لە هەندێک بابەتە چۆتە بەسرا و بایەخێکی زۆر ئەدا بە کەرتی پیشەسازی بایەخەدا بە کەرتی تەندروستی بە پاکردنەوەی ئاوی خواردنەوە بڵێم بۆ بەسرا و چارەسەر دۆزینەوەی چارەسەر بۆ ئاوەڕۆی بەسرە لە هەمان کاتە ئەمانە هەمووی هەوڵە بەس بەو حەجمەی کە بەسرەتایەتی ئێستا بەڕاستی هێشتا بۆتەوەکو بڵێن ئەڵین چالنجەکە ئێستا لە ناو بەسرایە لەبەرەوە ژینگەکەی ئەتوانم بڵێم ژنگەیەکی پیسە بەڕاستی من چوومەتە ئەوێ پیشەسازی نەوت چونکە زۆرە هەڵبەتە ئەمە دیاردەیە بەدیەکرێ و بۆتە کێشەیەکی سەرەکی بۆ دۆخی ژینگە عێراقیش کاک دکتۆر دیارە جەنابە لە ماوەکانی ڕابردوو سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی خۆشبەختانە ئێستا جەنابە وەزیری ژینگەی لە عێراق کە ئەمە وا دەکا من پرسیارێکم لا دروست بێت چۆن دەکرێت یاخۆ چی کراوە بۆ ئەوەی کە هێڵێکی هاوبەژیان پەیوەندیەکی باش دروستکەن لە بینی دەستەی ژینگە لە هەرێم لەگەڵ وەزارەتی ژینگە لە عێراق بۆ ئەوەی کە بەڕاستی پێکەوە پرۆژە و کاری هاوبەشتانە بێ گومان لەوەدا نییە ئەوە جەنابە زیاترە توانی ڕۆنیکەی توانی هەرێمی کوردستانی لە ڕووی ژینگەوە بێکەم و کورتی نییە گیر و گرفتمان هەیە ئەم دۆخە چۆن وا لێ بکەین کە بەڕاستی سوودی لێوەربگرین پێکەوە عێراق و هەرێم کار لەسەر باشترکردنی دۆخی ژینگە بکەن سپاس بابەتێکە من چونکە خۆم وەکو جەنابەت باسی کرد سەرۆکی دەستەی ژینگەی هەرێم بووم ئێستا وەزیری ژینگەی عێراقم زۆر ئاشنام بە کێشەکان بە چارەسەرەکان بە ئەو پەیوەندی کە لەەوە پێشش هەبوو و ئێستاش ئەو پەیوەندی کە هەیە وەکو جەنابەت باست کرد بێشک ژینگەی هەرێمی کوردستانیش ئەو ژینگە پاکە نییە کە بڵین ژینگەیەکی پاک بێ و هەموو شتێک ئاسوودێ و ئارامەکە لە عێراق نەخێر وابێ نەخێر وەکو گۆڕانکاری کەشوهەوا ژینگەی هەرێمی کوردستانیش بە دەرنیە لە حاڵەتە نێودەوڵەتەکەی کەتیایەتی هەموو جیهان کە بەدەستەوە ئەناڵێنێ و کەم و کوڕیش هەیە لە ڕووی جێبەجێکردنی یاساوە لە ڕووی بەدووادا چوون بۆ پرۆژەکان و جۆری ئەو پرۆژانە و ڕێپی با بڵێن جاری وە هەیە مخالفەیە کردپێچیکە کرێ لەسەر هەندێک لە بابەتەکان ئەمانە هەمووی هەیە بەڕاستی یاسا و ڕێنمایەکان ئایا ئەوەندە توندن کە بتوانن ڕێگری بکەن لە هەندێک پرۆژەکە پیسکردن بۆ ژینگە نەخێر ئەو بەو شێوەیەش نییە و بەداخەوە هێشتا کەوادیرەکانیشمان ئەوانەی کە لە دەستەی ژینگە ئیشەکەن هێشتا ژمارەیان کەمە ناتوانن فریاکەون بۆ ئەوەی کە بتوانن هەموو ناوچەکانی کوردستان بەسەر بکەنەوە و بتوانن چاودێر بن بەسەر هەموو شوێنەکانەوە و لەگەڵیشە ئەو تەکنەلۆجیایی کە لەوێ بەکاردێ هێشتا بەو شێوە ئاسانە نییە و بەو شێوەیە با بڵین نییە لە ڕووی ژمارەوە و لە ڕووی ئەو تەکنۆلۆژیایی کە بەکاردێ بودجەش طبعاًەوە کاریگەریەکی زۆر زۆری هەیە بۆ ئەوەی کە نەتوانن دەستەی ژینگە ئامانجەکانی خۆی پێکێت هەمان شت لە عێراقیش دووبارە بۆتەوە عێراق بە
پانتایەکی گەورەتر من و کوێستا باسم کرد وزارەتی ژینگەی عێراق لە 2500 کەسا خۆیە بینێتەوە ئەمەش ئەو ژمارەیە نییە کە بتوانێت هەموو عێراق بپێچێت لە ڕووی ژینگەیەوە بتوانێت بیپارێزێت بەس ئەگەڕێمەوە سەر خاڵەکە کورد ئەڵین چەپڵە بە دەستێک لێ نادرێت ئێمە ئەبێ هاوکار بین لە بینی یەکە لەگەڵ دەستەی ژینگە و دەستەی ژینگەش لەگەڵ ئێمەیە کە لە وزارەتی ژینگەی عێراق هەرێمی کوردستان لە سلێمانی بەتایبەت مخۆمە تاکو ئێستا دوو کەڕەت لەگەڵ وەفدی نەتەوە یەکگرتوەکان چوونەتە ئەوێ و وەفدی ینی بەرز بۆ لە ئاستێکی بەرزە و لەگەڵیشە پرۆژەکە ئێستا چۆتە پێشەوە و خەبیرێکی شارەزایەکی نێودەوڵەتیمان هێناوە بۆ ئەوەی پێمان بڵێت چۆن چارەسەری باشترین چارەسەر چێ بۆ ئاوی تانجەرۆ تەمان ئاوی تانجەرۆ هەر ئەوە نییە کە با بڵین سلێمانی بەدەستەوە ئەناڵێنن نەخێر ئاوی تانجەرۆ ئەچێتە دەربەندی خانەوە دەربەندی خان بۆ دیالە لە دیارەوە ئەچێتە باشووری عێراقەوە کەواتە ئەم پرۆژەیەکی گشتگیرە بۆ هەموو عێراقا نەکو تەنها بۆ سلێمانیە بێت چکە بەداخەوە ئەیڵێم زۆربەری حاڵەتەکانی کولێرا کە لە ڕوئەدا سلێمانی تاوانبارەکرێ بە ئەوەی کە یەکێکە لەو شوێنانەی کە بۆتە سەرچاوەیەک بۆ کولێرا نەخۆشی کولێرا با بڵین ساڵە نەکەتیا ڕوئەدا ئەوش لەبەر ئەوەیە کە ئەو ئاوە ڕۆی سلێمانی ئەچێتە ناو تانجەرەوە وەکو باسم کرد بۆ دەربەندی خان و باشووری عێراق ئەمە ئەو پرۆژێ باش پێشکەوتەوە و هیوادارم لە ئایندەیە ئەو ڕێ چارەسەرانی کە ئەو شارەزانی و دەوڵەتیە پێمانەڵێت لە ڕێگای دابیکردنی بودجەیەکی باشەوە لە دەوڵەتانەوە بێ لە عێراقەوە و لە هەرێمەوە و لە کەرتی تایبەتەوە کە بە هەمومان وا بکەین ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت پرۆژەی ترمان هەیە کە با بڵین ناوچە سروشتیەکانە ئێمە لەو قۆناغیان ئێستا پرۆژەی ناوچەی سروشتی لە کوردستانە زۆرن کە وا بکەین ببنە پرۆژەیەکی سەرچاوەیەکی داراییان بۆ پیاکەین لە ڕێکخراوە دەوڵەتەکان بێ و ئێستا پرۆژەی مەخمورمان هەیە هەفتەی داهاتوو یان هەفتەی دوای ئەوە شاندێکی وزارەتی ژینگەی عێراق ڕوا بۆیی ڕوپیەیەکی تەواوەتی بکرێت بۆ ئەو ناوچەیە و لەگەڵیا ببێتە ناوچەیەکی سروشتی کە ببێتە نمونەیەکی ژینگەی لە ناوچەکەیە کە بتوانین ئاژەڵ و تێر و تواڵ و ڕوەکی ناوچەکەەوە بپارێزن. دکتۆر سەیف لە جیهاندا حاڵەتەکانی شێرپەنجەر و لە هەڵکشانن نیشانەکانی شێرپەنجەر و لە هەڵکشانن ئەمە وا پێویست دەکات کە عێراقی ژۆکە وڵاتێک مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەوە ئامادەکاری بکە و هەوڵ بدات ساڵانە لەگەڵ دۆخی شێرپەنجە خۆی بگونجێنێت لە ناویشاندا پێویستە کە ژمارەی نەخۆشخانەکان لە عێراقدا بەگشتی لە پارێزگاکان زیاد بکرێت. حکوومەتی عێراقی وەزارەتی تەندروستی چ پلانێکی هەیە لەم بارەیەوە؟ بەڵێ زیادبوون هەیە لە ژمارەی دانیشتواندا بەپێی ئامارەکانی وەزارەتی پلاندانان ساڵانە 1,250,000 کەس بۆ 1,500,000 کەس دانیشتوانی عێراق زیاد دەکەن. ئەمە پێویستی بە ژێرخانی بەهێزە نەک تەنها نەخۆشخانە خوێندنگە و شەقام و کارە باش ئەبێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەمە ڕێژەی شێرپەنجە جوبارەیەکەمەوە لەگەڵ ژمارەی دانیشتواندا هاوسەنگە و وەک تێک ڕای جیهانیە ئەمانە پێوەری زانستین پێویستمان بە پەرەپێدانە. بەڵێ لە هەموو پارێزگاکان نەخۆشخانە و کەلوپەل و ئامێرمان هەیە بەڵام پێویستە پارەیان پێ بدەین. دەبێت پزیشکەکان و ستافەکانیان ڕاهێنان بکەن لەسەر نوێترین جۆری زانستی پزیشکی بۆ دیاریکردن و چارەسەری کەیسی شێرپەنجەیی. ئەمە ئەو هەنگاوەیە کە حکوومەتی عێراق وەزارەتی تەندروستی لەسەری دەڕوات و وەزارەتی تەندروستی هەرێمیش هەر هەمان شت دەکات. چەند دامەزراوەیەکمان کردوتەوە کە تایبەتە بە چارەسەری حاڵەتی نەخۆشی شێرپەنجە سنتەری چاندنی خوێن و مۆخی ئێسک کە دەکەوێتە تەنیژ وەزارەتی تەندروستیەوە چەند سنتەرێک لە پارێزگا جیاوازەکان نەخۆشخانە گەورەکان لە پارێزگا جیاوازەکان کە بە کۆی گشتی 18 پارێزگای نوێن هەموو نەخۆشخانەیەک لەمانە بەشێکیان هەیە کە تایبەتە بە چاودێری و دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجەی. خاڵێکی تریش بیرم نەچێت دەستمان کردو بە دروستکردنی دەرمان لە ناوخۆی عێراق بۆ چارەسەرکردنی حاڵەتی نەخۆشە شێرپەنجەی ئالۆز چارەسەری بایۆلۆجی و کیمیایی لە بەغداد و ناوخۆی عێراق لە کارگەی جیاجیا لە هەرێم
دەرمانێک دروست دەکەن کە پێشتر لە ئەوروپا دەمانکڕی بە دۆلار بوو کە پرۆسیی زۆر ئاڵۆز بوو. دووپاتیشی یەکەمەوە کە هەمان کوالێتیا گەر باشتر نەبێت. ئەمەش پەرەسەندێکی باشە بۆ ڕوبەڕبوونەوەی حاڵەتی نەخۆشی شێرپەنجەیی کە نزیکەی 40 مەزراوەش دووبارە نۆژەن کراوەتەوە و دووبارە کراوەتەوە کە تایبەتن بە نەخۆشی شێرپەنجە. هەروەها مەبەستم لە نەخۆشخانە نوێیەکان و نۆژەنکراوەکانە بەو ژمارەیە. ئامێری باشمان هەیە وەکو ئامێری چارەسەرکردن بە تیشک. بەڵێ بەڵام پێویستمان بە پەرەپێدان و زیادکردنی ژمارەی قەڕەوێڵەکانە لە نەخۆشخانەکان. 2 ڕۆژ لەمەوە پێش بۆنەی دانانی ئامێری پێتیسکان لە پارێزگای میسان لە ئەمارە لەبەر ئەوەی ئەم پارێزگایە پێویستی بەم ئامێرەیە. پێشتری شەندێ توش بوو دەچوون بۆ بەسرە و زیقار و بەغداد بۆ چارەسەرکردن. هەروەها وەزارەت کار دەکات لەسەر پەرەپێدان و کردنەوەی شوێنی نوێ لە پارێزگاکان بە پارێزگاکانی هەرێمی کوردستانی شەوە. دکتۆر سیب لە قسەکانی پێشتر تا باسە لەوە کردکێمە کۆمپانیایەکی دەرمانی باشمان هەیە لە سلەیمانی و جێگی دڵخۆشیەکەیەوە توانن لە ناو خۆیان دەرمان بەرهەم بێنن. ئەم قسانە بەستمەوە بە پرسیاری کۆتاییمەوە ئەو دڵنیایە دەدەنە خەڵکی عێراق و هەرێمی کوردستانیش کە کەرتی تەندروستی لە عێراق لە بەرەو پێشوونایەوە هەروەها ڕووی دەرمان و ئەو هەموو کەرەسە پزیشکانی کە پێویستمانە لە ئایندە هیچ کەم و کورتێک نابێ و حەزەکەم لە کۆتاییشانی ئەو دڵنیایە بدەیتە خەڵکی هەرێمی کوردستان کە حکوومەتی عێراقی بەردەوام پاڵپشتی کەرتی تەندروستیە. شكرا جزيلا. سؤال زۆر سپاس دەکەم پرسیارێکی زۆر گرنگە. بەڵێ وەزارەتی تەندروستی پابەندە و مەرجە بە پێی یاسا هەموو پێداویستی بنچینەی و کەلوپەل و دەرمان دابین کات بۆ پارێزگاکان و بۆ حاڵەتە لە ناکاوەکانیش وەک چارەسەری نەخۆشی شێرپەنجە گرنگێکی زۆر دەدات بەم نەخۆشیە نەگریسە بەهۆی ئەو کاریگەریەی بەسەر نەخۆش و کەسوکاری نەخۆش و کۆمەڵگەوە بەجێ دەهێڵێت. بەداخەوە کێشەیەکەیە کە لە هەرێمیش هەماشتە ئەویش دەستنیشانکردنی نەخۆشی شێرپەنجەیە لە قۆناغێکی درەنگدا. بنەمای خۆپارێزی باشترە لە چارەسەرکردن بە بۆچوونی من. چیرۆکی زۆر ئازاربەخشیشمان هەیە هەرچەندە ئاسی ڕۆشنبیری بەرزە بەڵام هەز دەکەین کێشەی تەندروستیان هەیە بەڵام ناچن بۆ چاودێریکردن و بەدوادات چوون لە بنکەی تەندروستی. سیر کە چەندین هەفتە و مانگ تێت تێپەڕ دەبێت کە پێی دەزانن لە ئاست و قۆناغێکی درەنگدایە و زۆر زۆر بڵاو بۆتەوە بە جەستەیاندا. پێش چەند هەفتەیەک بە نەشتەرگەریەکی زۆر ئاسان نەجاتی دەبێت و بەردەوام دەبێت لە ژیانی خۆی. بارحاڵ بابەتی دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی ئەمە کاری لە پێشینەی وەزارەتی تەندروستیە لە بیرمان نەچێت شێرپەنجە سەرەتای دەستنیشانکردنە پێش چارەسەرکردن کەوا دەخوازێت دەستنیشانکردن خێرا ورد بێت دەبێت دیاریشی بکەین کە ئەم نەخۆشیە لە چ ئاستێکدایە چونکە قۆناغێکی زۆر جیاوازی هەیە هەر قۆناغە و هەر جۆرە شێرپەنجەیەک پلانێکی چارەسەرکردنی تایبەت بەخۆی هەیە وەزارەتی تەندروستی پابەندە بەم شتانەوە ڕێژەی دابشکردنی دەرمان و پێداویستی پزیشکی لە بەرزترین ئازدای لەم چەند ساڵی دوای ڕاستگۆیانە بڵێم نمونەی نییە 100% لەوانەیە کێشەی لەم لاولا هەبێت بۆیە وەزارەتی تەندروستی هەنگاوی ناوە بۆ دروستکردنی دەرمان لە ناوخۆی وڵات بە هەمان کوالێتی ئەگەر باشتر نەبێت ئەمە کاری لە پێشنی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمە و کاری لە پێشنی وەزارەتی تەندروستی حکوومەتی ناوەند و هەرێمە کاری لە پێشینەمان چارەسەرکردنی حاڵاتەکانی نەخۆشی شێرپەنجەیە لە چەند هەفتەی داهاتووشدا کردنەوەی شوێنی نوێ دەبین کە تایبەتە بەم بوارە گرنگە پەیوەندی ڕاستەوخۆ هەبێت لەسەر ئاستی ڕۆژانە لە دۆسیەکانی تەندروستی گشتیدا وەک پەتاکان و بۆ نمونە تای خوێنبەربوونیان کۆلێرا کۆمەڵێک نەخۆشیمان هەیە کە لە ناوخۆی عێراق سەر هەڵدەدات کەیسی ژینگە و تەندروستی گشتیشمان هەیە لەسەر هەموو پرسێک پەیوەندی ڕاستەخۆمان هەیە لەگەڵ فەرمانگەکانە لەگەڵیشیدا پارێزگای سلێمانی ئازیز لەسەر ئاستی میدیایش پەیوەندیەکانمان زۆر باشە ڕێخستنیشمان هەیە بۆ بڵاوکردنەوەی بابەتی هۆشیاری و تەندروستی ئێرە نەخۆشخانی هیوایە لە شاری سلەیمانی ئەم نەخۆشخانەیە بۆ تەناوەندێکی چارەسەرکردن بۆ توشبوانی شێرپەنجە لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستان دەمەوێت لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەکە گفتوگۆ بکەم و زانیاری وەربگرم سەبارەت بە دۆخی نەخۆشخانەکە لە ڕووی ئاستی خزمەتگوزاری تەندروستیەکان و هەروەها ئەو پاڵپشتیە دارایانی کە پێویستە بەردەوام بۆ نەخۆشخانەکە دابین بکرێ لەگەڵ ما بن بە لەگەڵ دکتۆر یاد نەقەشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەکە گفتوگۆ بکەین دکتۆر یاد سوپاس بۆ ئەم دەرفەتە حەزەکەم ئەنی
بە دەواازەی قسەکەمان بۆ بکەینەوە هەندێک باسی نەخۆشخانەی هیوان بۆ بکە دۆخی ئێستای وە ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەگشتی تا ڕادێگەنی دۆخی شێرپەنجە چۆنە لە وڵاتەکەیە. سوپاس بۆ ئێوە و سڵاو لە ئێوە لە بینەرانیش وە خۆتەزانی کاک سەرتیب نەخۆشخانەی هیوا نەخۆشخانێکی تایبەتی شێرپەنجەیە و ئەتوانم پێت بڵێم یەکەم نەخۆشخانە بوو لەسەر ئاستی عێراقە بە شێوەیەکی ستاندار دەستی کرد بە خزمەت سەرڕای ڕوبەڕووبوونی هەموو ئەو قەیرانانش کە تووشمان بوو هێشتا توانیمان وەکو پلەی یەک لەسەر ئاستی عێراق بمێنینەوە و گەواهی دیوە قسەی منیش ئەو ژمارە زۆرەی نەخۆشە لە ناوەڕاست و خواروی عێراق کە هێشتا دێنە ئەم نەخۆشخانەیە ئەگەر باسی دۆخی شێرپەنجە بکەین خۆی لە جیهاندا ئامارەکانی شێرپەنجە لە زیادبووندایە و ئەمە شتێکیشە زۆر جار ئێمە باسی دەکەین لە هۆکارەکان چین خۆی گرفتەوەیە هۆکاری شێرپەنجە یەکدان و دوودان و سێدانە نییە من ئەتوانم بڵێم هۆکارێکی گلۆباڵە واتە هەموو ئەو فاکتەرانی تۆ لە حیات تا هەتە بەشێکە لەوەی کە پەیوەندی بەوە بێ هۆکار بێ بۆ توشبوون بە شێرپەنجە بەس گرنگەوەی ئێمە چەندێک توانی بێتمان ڕێگریمان کردوێ لەم بابەتە ئێمە ئەتوانم پێت بڵێم لە ئێستادا ئەگەر بەراورد بە ڕێژەی دانیشتوان بکەین بێگومان بە وڵاتانی وەکو ئەمریکا سوید بەریتانیا هەشتا ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە کوردستان و لە هەرێمی کوردستان و لە سلێمانی کەمترە بەڵام ئایا دە ساڵی داهاتوو چۆن ئەبێ ئای من ئێستا ئامارێکت پێ بڵێم ئەگەر سێری 2010 بکەین تا 2023 و 24 لە ماوەی 13 ساڵە من ئەتوان پێت بڵێم شێرپەنجە 2 بۆ 3 ئەوەنە زیادی کردووە ئەمە مانای ئەوە نییە هاوڵاتیان ترسیان هەبێ بەڵام ئەمە واقعەکە کە ئێمە بێ ڕوبەڕووی بینەوە هەمووکو حکوومەت هەمووکو کردی تەندروستی هەمووکو هاوڵاتیش کە هۆشیاری تەواوی هەبێ لەسەر دۆخەکە و زۆر جار کە ئامارەکانی نەخۆشخانەی هیوا باز دەکرێت وا پیشانەدرێت کە چەقی توشبوون بە شێرپەنجە لە سلێمانیە نە چەقی چارەسەری توشبوانی شێرپەنجە لە سلێمانیە واتە سلێمانی بۆ بەو چەقەی کە لە هەموو عێراق و نەخۆشیێت چارەسەری تیاکرێت ئەمە وا دەکات ئامارەکان بەراورد بە سنتەرەکانی تر زۆرتر بێ بەڵام ئایا ئەمە هەمووی خەڵکی سلێمانیە ئایا ئەمە تەنها دانیشتووی پارێزگای سلێمانی نەخێر بێگومان ئەمە توانم پێت بڵم نزیکەی 6 بۆ 7 هی پارێزگای سلێمانی ئەویکی هی پارێزگاکانی تری هەرێم و عێراقیشە بە شێوەیەکی گشتی من ئەتوانم پێت بڵم لە ئێستادا ئامارەکان لە هەڵقشانە بەڵام ئەوەی گرنگە بەلای منەوە چەندێک گرنگە باسی ئامارکەمەش گرنگە بە کاکسەرتی بڵم ئایا لەو 3000 نەخۆشەی 2024 چەندی مەرحەلەیەک بووە چەندی مەرحەلە 2 بووە چەندی مەرحەلە 3 بووە چونکە ئەوە گرنگترە تا ئەوەی من بە تۆ بڵێم وڵات 4000 حاڵەتمێ و لەگەڵەوەشدا ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوە بە شێرپەنجە چی کراوە من ئەتوانم پێت بڵم بە ڕاشکاوی هەنگاوی فعلی نەنراوە و ئەگەر هەنگاوی فعلیش بنرێن من و تۆ ناتوانانی لە ماوەی ساڵ و 2 ساڵی ئەلانیەوە بکەین بڵین وڵا توشبوون بە شێرپەنجەکەی هەنگاوە فعلەکان چییە تۆ کار لەسەرەوە بکەیت چۆن هۆشیاری تەندروستی تاک بەرامبەر بە نیشانە پێشوەختەکانی شێرپەنجە و خاڵی دومەوەی حکومەت چی کردو بۆ ئەوی کە من بە کەسێکم وت ئەگەر قەبزێتی تەبوو ئەگەر وەزنە دابەزی ئەگەر مناڵەکەت زیاد لە مانگە تای هەبوو ئەگەر کەسێ بووی هەستی کرد گرفتە هەیە لە خواردنە و لەکاتی خواردنەکە دەگیرێ خۆ ئەبێ پێشی بڵم چۆ بۆکوێ خۆ ناکرێ من بە تۆ بڵم ئەمە عیب و عارەکانە وەڵا بەس هیچ ڕێگەی نیە بۆ چارەسەر بەداخەوە تام دەقی من و تۆ قساکەین حکومەت هیچ هەنگایەکی فعلی نەناوە بۆ دروستکردنی دەستنیشانکردنی پێشوەختە و بەڕاستیش پێت بڵم منیش بەشێکم لەم حکومەتە خۆشم لە پۆستێکی ئیداریام بەڵام بەڕاستی من خۆم بە فعلی زیاد لە 10 جار داوام کردو کە ئەم پرۆسەیە جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە تا ئێستا لەواچی ئەو عەقڵێتە قەناعەتی بەو بوارە نەبوو بێ لە کاتێکە چەندێک خزمەت بە هاوڵاتیەکی تۆ ئەگەر دەستنیشانکردنی پێشوەختە بێت کە پێوترێ سکرینین ئەوەنە خزمەتیش بە گەڕانەوەی داهاتەکەی بۆ خەزێنی حکوومەت و بۆ وڵات باسی هۆشیاری تەندروستی تاکەت کرد پێشتیش پێش پرۆگرامەکان دەگفتوگۆمان کرد باس لەوە کرد کە ئەگەر ئێمە بمانەوێت حاڵەتەکانی شێرپەنجە بەرەو کەم بوونەوە بەرین پێویستمان بەوە هەیە کە ساڵانە چێک بکەین ئەنی ئەم شتە بۆ نەبوو بە مۆدێل لە وڵاتی ئێمە بۆ کەسێک کە توشببووی ئەم حاڵەتە نیان بە لەشێکی ساغەوە ناچێت چێک بکانی بۆچی ئەم هۆکارە بۆچی گەڕێتەوە خۆی گرفتەکە لە چیە بەداخەوە توانم بڵێم بە شێوەیەکی گشتی هەم ڕاگەیاندن بە شێوەیەکی عام هەموو ئەو ڕێکخراوانی کە هەن عادەتەن لە ساڵێکە جارە 2 جار بیری شێرپەنجەیانە کەی لە مانگینۆ کە شێرپەنجەی مناڵە زۆر جار لە مانگی دەکە ئۆکتۆبەری پەمەیە باشە لە وازانێت شێرپەنجە بەس لەو 2 مانگا هەیە کاکە ئێمە ڕۆژانە لەم نەخۆشخانەیە کە من و تو ئێستا دانیشتوین 10 بۆ 12 حاڵەت ڕۆژانە توشبووی شێرپەنجە تۆمارێکرێواتە شێرپەنجە شتێک نییە لە مایەکە هەبێ و 2 مانگ نەبێ ئەمە سەبەبێکە سەبەیەکی تر چییە شێرپەنجە زۆر جار هاوڵاتیان وازان شێرپەنجە نەخۆشیەکی
زۆربەی هەموو ئەو حاڵەتانە هەموو ئەو چیرۆکانی کە ئێمە جۆمان لێبێت لە توشبوانی شێرپەنجە هەمویان کەسێکی ئەتیادی بوون هیچ نیشانەیەکی نەبووە لە پڕ ڕۆژێک ئازارێکی سەری هەبووە پەڵەیەکی شینی بینیەوە لە گیانی مناڵەکەی هەستی کردووە پیسایەکەی بۆ منە خوێنی تایە لەپەرەوە شتێک نییە شێرپەنجە تۆ بڵێ وەڵام من هەنگاو بە هەنگاو بۆیە ڕۆم لەبەرەوە بێ هاوڵاتی بەرچاوڕوونی تەواوی هەبێت کە بە فعلی شێرپەنجە ئەبێت تۆ بیدۆزیتۆ نەک ئەو تۆ بدۆزێتەوە من دایم یەک شتم هەیە بۆ هاوڵاتیان ێڵێم شێرپەنجە تۆی دۆزیەوە یعنی قۆناغێکی پێشکەوتووە ئەبێت تۆ خۆت بیدۆزیتۆ پێشەوەی ئەو بگابەتەوە پێشەوەی ئەو بیبینی بەچاو شێرپەنجە کە بینیت بەچاو کە گەشتەوەی تۆ ئازارتە بوو کە گەشتەوەی خوا نەخواسەڵە مناڵەکەم وڵات تووشی گەشتکە بوو سێرگا شێرپەنجەی مێشکی هەیە ئەمە مانەی وایە قۆناغێکی پێشکەوتووە ئێمە وەختێک سەرکەوتوین لە ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە هەم من وەکو کەرتی تەندروستی ئەم هاوڵاتی کەسێکی ساخ لە ماڵەکەی دانیشتووە نانەخوا ئیسراحە دەخەوێ من ئەوە پەلیەگران لە مۆرەکاکەەوە تومەحالێت نەخۆشیەکە وای کردووە خەڵک چێک نەکانی لەوانەیە خەڵچێک پێ بێت توشبوویەکی شێرپەنجەیەک یەکسانە بەوەی دوایی دنیا بێ کەوانە خۆی من بن تەحەداکەم ئەگەر هاوڵاتیان هۆشیاری تەواویان هەبێ هیچ کەسێ بە شێرپەنجە نامرێ لە کاتێکە تۆ خەڵک چارەسەری دڵ ئاسانە چکە کوالیتی ژیان تەگۆڕێ زەخت شەکرە ئای من ڕێزمێ بە هەموو نەخۆشانش بەڵام من یەکش دەڵێم شێرپەنجەگە لە مەرحەلەیەک و دوو دەستنیشانی بکەی لە هەموو نەخۆشیێک ئاسانترە چکە تۆ یەک جار چاکە بیتەوە شتێک نییە بڵێ من مەدەل حیات تەعاملی لەگەڵەکەم کابرا من ئێستا بۆ نمونە کە سوکاری خۆم کە زەخت و شەکرێتی ئەبێ ئاگەی لە خواردنی بێ لە خەوی بێ لە چوونە دەرەوەی بێ مەدەل حیات بەڵام توژووی شێرپەنجەم هەیە من دەیان و سەدان لەم نەخۆشخانەیە کە چاک بوونەتەوە ئێستا وەکو بوونەتەوە کەسێکی ئاسایی پێویستیان بە هیچ شتێک نییە پێویستی بە هیچ گۆڕانکاریەکی لە شێوازی ژیانی خۆیانە بۆیە دەبێت هاوڵاتیان لە واقعەتێ بگەن شێرپەنجە وەختێک ترسناکە کە تۆ نەیدۆزیتەوە وەختێک ترسناکە کە شەرم کەی خۆی بەداخەوە من دایم چیرۆکێکەکەی جێرمەوانێ ژنومێر دەکات نەلام تەمەنیان لە 30 ساڵەکانە بوو هەردووکیان ئوستازی جامیع بوون تەلەبەی خوێندنی باڵاش بوون لە هەمان کاتە یەک مناڵیشانە بوو ینی ئافرەتەکە بەداخۆی وڵات دکتۆر من ساڵێک زیاتر هەبووە خوێنم هەبوو لە پیسایی بەس ڕوم ناتۆ باسیکەم کە ئەمە کارەساتە ینی ڕوونەهاتن وەختێک من پێتەڵم بۆ ڕوودنێتۆ باسی سەحەتی خۆتکەی کە سوور ئەزانی تەنها جیاوازی مندایی مەڵم ئەگەر دوو شێرپەنجەی مەرحەلەیەک و چوار بەراوردکەین ڕۆژێک بین بەیەک و هەردووکیان مقابلەکە وەکو فلیمێکی کۆمیدیای پێکەنینی دڵخۆشیە پڕ لە سەرکەوتن وەکو فلیمێکی تراژیدیای دۆڕانی کۆتایی هێنانە بەژیان جیاوازی ئەم دوانە زانین چییە؟ تەنها ئەوەیە ئەم زوو پیزانی و ئەم درنگ پیزانیەوە ئەگینا هیچیان فەرقی نەبوو لە وەرگرتنی نەخۆشێکە لە توشبوون بە نەخۆشێک بۆیە گرنگە هاوڵاتیان هۆشیاریانە بێ و گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیش بە فعلی ئەو هەموو پارەیە ئەیا بە دەرمان کاکە بەشێکیە بێ عقلەتمان هەبێ بۆی کە بین بە دەستنیشانکردنی پێشوەختە بۆی نەخۆش زوو بدۆزینەوەنێ چونکە یەک واقع هەیە کاکسەتی تۆ ناکرێ نەخۆش خۆی بڕوا بە دوای ئەما بڕوە ئایرکی ئێمێ دەستنیشانکردنی پێشوەختە بڕین ببین لە دەرگای ماڵان سە من داوای کڕینی مۆبایل مەمۆگرامم کردو مەمۆگرامێکێک لەوانی کە توشبوونی شێرپەنجەی مەمن باوترین جۆرە و ڕێژەی لە سا 20 توشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان توشبووی شێرپەنجەی مەمکن ئێمە مۆبایل مەمۆگراممان داوا کردو کەرەفانەیە ئەچێت لە دەرگای ماڵانەیە تۆ بێ خۆت بیدۆزیتەوە کاکە کابرا من ئەزانم منی جوان من دکتۆر نیم لەم هیوایانیم وڵی تا ئازارم لێ بێ ناچم فاحسێ بکەم غەڵەتم بەڵام واقع ئێمە بێ لەگەڵ واقعی کەلتوری ناو خۆمانەبین ئێمە بێ خۆمان بە دوای نەخۆشا بگەڕین والله ئەگەر حکوومەت ئەو مەسرفەی لە کڕینی دەرمانەیەکە نیوەی ئەوە سەرفکات لە دوای گەڕان بە دوای توشبوانی شێرپەنجە بیدۆزێتەوە باوەڕکە قازانجدرێتی من پێدەڵم بە داتا قازانجدریشێتی و ئەرکەکەش ئاسانترە بێ هەم لەسەر توشبوون کە ئەرکی ئێمە خزمەتی هاوڵاتیان توشبوان هەم لەسەر حکوومەتیش خۆی هەر لە نەخۆشخانەی هیوا لەگەڵ هەندێک لەو کەسانە قسە دەکەم کە توشبووی نەخۆشی شێرپەنجەن دەمەوێت بزانم لە ئاستی خزمەتگوزاریەکان لە نەخۆشخانەی هیوا ڕازین و هەروەها پرسیانێ لێ دەکەم سەبارەت بەوەی تا چەند گرنگە ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە دەبن هیوا لە دەست نەدەن بۆ گەڕانەوە بۆ ژیان و بتوانن بە باوەڕ بەخۆبوونەوە ڕوبەڕووی نەخۆشیەکەیان ببنەوە. نەبەخان سڵاو لێبێ هیوای تەندروستێکی باشە بۆ خوازم پێم بڵە بزانم ئێستا بارودۆخی نەخۆشیەکەت چۆنە و دەرمانەکان و چارەسەرەکان بە باشی وەرەگری سلااوان لێبێ
من نەخۆشی شێرپەنجەم هەیە بۆ ماوەی 4 ساڵە چارەسەر وەرەگرم لە نەخۆشخانەی هیوە. چارەسەری کیمیایی وەرەگرم و نەشتەرگەریشم بۆ کراو و زۆر سوپاسی خواشەکەم. نەخۆشخانەی هیوا چۆنن لەگەڵتان ینی کارمەندەکان پزیشکەکان ڕازین لیان؟ زۆر ڕازیم لیان چارەسەرەکانیشیان زۆر باشە. ئەگەر نەخۆشخانەی هیوا نەبێت هیچ چارەسەرێک ناکرێن لەبەرەوەی کە چارەسەر نییە لە هیچ شوێنێکی تر. هەموو دکتۆرەکانی نەخۆشخانەکە زۆر باشە. تۆ لە بابلەوە هاتووی لای خۆتان هیچ چارەسەرێکی شێرپەنجە نییە؟ لە ڕاستیە هیچ نەخۆشخانەیەک نییە لە بابل. لە بەغدا هەیە بەڵام نامەوێ بڕۆمە ئەوێ چونکە ترسم لەوێ. لێرە لە نەخۆشخانە هیوا چارەسەر وەرە. بەشێکی ئەو نەخۆشانی دێن بۆ نەخۆشخانەی هیوا ینی خەڵکی ناوچەکانی باشوور و ناوەڕاستن ینی خەڵکی بەغدا و پارێزگاکانی ترن. پێ دوایانی بۆچیەن بۆ ئێرە؟ ئەمە باشترین نەخۆشخانەیە بۆ چارەسەری شێرپەنجە. ئەمە باشترین شوێنە بۆ ئێمە. هیچ کەم تەرخەمیەک نییە لە دکتۆرەکان یان لە ستافەکانەوە. طبعاً نەبەخان ویستی بە کوردی قسەمان بۆ کارەبەری فێری زمانی کوردی بووە بەس پێی خۆشبیانی وتی بە عەرەبی قسە بکەم بۆی باشتر شتەکان بگەێنم چەند وشەیەکی کەمیش بە کوردی قساکەین. لە کێو فێری زمانی کوردی بووی نەبەخان؟ وەڵا لەبێ 13 ساڵ فێر بوویمە. فێر بووی؟ لێرە لەگەڵ پزیشکەکان بە زمانی کوردی قساکەین. بە هیوای تەندروستێکی باش هیوادارم ئینشەڵا لایەندەیە بوو بینەوە بە تەندروستێکی باشترەوە. گومان لەوە نییە بەشێکی زۆری و کەیسانی کە لە نەخۆشخانەی هیوان خەڵکی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقن و پێشتری جەناب بە بەوردی باست کرد. ئەم حاڵەتە وای نەکردو ئێوە بتوانن ینی لینکێکی باشتان لەگەڵ حکوومەتی عێراقیدا هەبێ بۆ ئەوەی کە هاوکار و سەپۆرتێکی باشی نەخۆشخانەیەوە بنێن لە پرۆگرامەکە ئەوانیش قسەیان هەیە بەڵام ئێوە خۆتانیان لیان ڕازینیان هاوکارتان نەماهنگتانن. خۆی یەک واقع هەیە من ئەتوانم بڵێم ڕازینین 100% بەڵام هاوکاریشمانن و بەشێکی باشی دەرمانمان بۆ دابینەکەن. بەڵام گرفتەکە لە یەکشتایە خۆ دەزانی بەپێی قانونی بودجە و موازنەی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم ئێمە بەشمان هەیە وەکو چۆن بەشە بودجە هەیە ئەوش بەشە دەرمان هەیە. بەڵام گرفتەکە لەوەیە ئەو بەشە بودجێ بۆ کێنێرێ ئەو بۆ پارێزگای سلێمانیێنێرێ. ئێمە خەستخانەکەم لە زاخۆ تا بەسڕە خزمەتەکە. ئێمە چی بکەم؟ من ناکرێ خۆ نەخۆشێکی توشبووی شێرپەنجە تەمەنی 5 ساڵە لە بەسڕەوە بێ بڵم من ناتبین. باشە لەبەری ئینشەکەی من ئینسانیە پێشەوەی ئیداری بێ و قانونی بێت. باشە لەبەرەوە ئەمە گرفتی ئەوەیە کە ئێمە ئەبێ ئەتوانم بڵێم حکوومەتی عێراق ئەبێت زیاتر دەعمی نەخۆشخانەی هیواکە چۆن ئێمە بەدەر لە ڕێنمایی و یاسا و جیاوازی نێوان پارێزگا و نەتەوەمان نەکردووە و هەموویمان وەکو یەک خزمەت کردووە ئەبێ حکوومەتی عێراقی ئەم تەعامولەکە. چونکە من سەرەتاوتم کاکسەتی ئەگەر نەخۆشخانەی هیوا بەس خزمەتی پارێزگای سلێمانی بکردایە نە ئەزمەکان بەو جۆرا بوو نە ئەو قەرەباڵغێ لە خوارەوە دروستە بوو نە ئەو لۆدەژە کەوتە سەر خەستخانەکە. خۆ لە بەغدا و لە بەسڕەژیانی ئێمە بینیمان نەخۆشخانەیە هەیە بۆ شێرپەنجانی بۆ ئەم کەیسانە دێنە سلێمانی. کاکسەتی یەکشت پێ بڵێم وەزیری سەحەی عێراق ئەم نەخۆشخانەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چوێ خوارۆ خەڵک ببینێ باوەڕکە ئەوی بینی خەڵکی بەغا و بەسڕە و کووت و فاو بوو لێشی پرسیوتی بۆیە نەئێرەوتی کاکە لێرە هەموو شتێک بێ بەرامبەرە تی لە بەغاوانێ وتی لە بەغا ڕۆی دکتۆرەکە بینی بەیانەکەی بەس دوانێوەڕەکەی لەوێ نێ بیبینیتەوە سیتیەکە بێ لە دەرەوە بکەم ئیکۆکە بێ لە دەرەوە بکەم تی لێرە هیچ ئێمە لێرە نەخۆش هەڵێ سەلام عەلەیکوم چێتە دەرێ نە دینارێکی لێوەرەگیرێ نە هیچ مەسرەفێکەکە ئێ بێگومان بۆ نەخۆش بۆیە تێرە. لەبەرەوە ئەمە واقعی ئەوەیە کە هیوا لە ڕووی خزمەتگوزاری و لە ئاستێکی باڵایە و لە ڕووی زانستیەکەش زۆر پێشکەوتووە ئەمە وای کردووە کە تۆ نەخۆش بێت بەڵام ئێمە کە دەرمانمان بۆیە ناڵێ وڵا نەخۆشخانەی هیواجگە لە محافەزەکەی خۆی خزمەتی بەشێکی بەسڕە و بەغا و هەولێر و کاکەمە لە هەولێر چۆن نەخۆشمان بۆ من یەک نمونەی بچووکت پێ بڵم خۆ لە هەولێریش نەخۆشخانەی تایبەت بە شێرپەنجە هیچی بەو ئاستەنیەکە لێرە هەیە. ئەمە قسەیەک نییە من بۆ مەدحی نە نەخۆشخانەکەی بگەم چکە هی من نیەم نەخۆشخانەیە نە بۆ شارەکەشی بکەم ئەمە واقعی دۆخی نەخۆشخانەی هیوایە لەسەر ئاستی عێراق. من یەکشت پێ بڵم سنتەری چانی مۆخی ئێسکمانێک کە تاکە سنتەرە لە هەموو هەرێمی کوردستان هەر سەر بە نەخۆشخانەی هیوایە وەکات تاکە سنتەریشە بۆ توژوانی سالاسیمیان لە هەموو عێراق. تۆزین تەنها ڕێژەی لە سا 26 نەخۆشەکانی هی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕینە ما باقیەکەی کە نزیکەی ئەکاتە لە سا هەفتای حاڵەتەکان هی پارێزگاکەی تری هەرێم عێراق
هەمووشی چارەسەرەکەین و بەس ئایا ئێمە بەبێ جیاوازیش هیچ جیاوازیەکم تەحەداکەم لە نەخۆشێکی سۆران و هەڵەبجە و فا و کووتمان کردبێ لەگەڵ نەخۆشێکی سلێمانی هیچ جیاوازی ستانداردە هەموو یەکویەکە بەس ئایا بە فعلی ئێمە ئەو تایبەتمەندیەمان هەیە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم و لە وەزارەتی تەندروستی عێراق نەوەڵا نیمانە نەوەڵا هەرو تعاملی لەگەڵ نەخۆشخانەی کاکرێ هەمان تعامل لەگەڵ هیوا کاکەم گیان زۆر خۆشحاڵم کە بە یەکەوە دانیشتوین هیوای تەندروستێکی زۆر باشە بۆ خوازم پێشەوەی ڕیکۆردی پرۆگرامەکە بکەین زۆر قسەمان کرد بە یەکەوە زۆرم پێ خۆشەکە کەسێکی بەورەی و کەسێکی تێگەیشتووی بە دوای نەخۆشیەکە تا ڕۆشتووی پێم بڵە بزانم ئەو سەرەتایی کە زانی تووشی ئەم حاڵەتە بووی دۆخت چۆن بوو چۆن توانی دانی ئازایانە لەسەر پێی خۆدراوەستی بەرامبەر بەم نەخۆشیە بەڵێ وڵای ڕاستی من سەرەتا زۆر حاڵم خراپ کەوتیان تووشی پەنجە بووی کاتم بۆ نەخۆشخانەوە زۆر پاڵپشتم بوون دکتۆرەکان پەرستارەکان و کارمەندەکانیش تەنانەت ناپارێزی شیە بۆ لایەنی دەرونی هەمویان زۆر هاوکارم بوون بە باشی وام لێ هاتوو ویترار هەستم نەکرد نەخۆشم زۆر هاوکارم بوو لێرە یعنی کاریان لەسەر دۆخی دەرونی تۆ کردبووی بەرامبەر نەخۆشەکە بەهێزبی باشە ئەوەنی کە هات سەردانی نەخۆشخانەی هیواکەیت و چارەسەر بەرەگری پێم بڵە بزانم ڕازی لە دۆخی نەخۆشخانەکە لە پزیشکەکان لەو چارەسەرانی کە بۆتەکان هەروەڵا زۆریش هەر لە کارمەندە و بگرێت تاکو لە دکتۆر دەرەچێت هەمویان ڕێژێکی تایبەتە باڵێ هەروەڵا ئەڵێن ئەنی ئێمە بەرنامەکەمان کرد ئامانجەکەی ئەوەیە بۆی خەڵک گۆشیار بکەینەوە بەرچاوی خەڵک ڕوون بکەینەوە کە ئێمە لە سلەیمانی نەخۆشخانەیەکمانەیە ناوەندێکی گەورەیە بۆ چارەسەر ئەنی تۆ وەکو توشبوویەکی شێرپەنجە حەزەکەم و پەیامە بە خەڵک بڵێ ینی پێویست ناکە خەڵک بترسێ ئەگەر خوا نەخواستە تووشی شێرپەنجەش بێ نەخۆشخانەیەکی باشمان هەیە بۆ چارەسەر هیچ ترسی نایە بەڕاستی زۆر باش لێرە هەر لە دکتۆر و پەرستار یعنی ئەوەی لە دەروی وڵاتی لێرەش بەزیادەوەتەکەن هەمووشی بە خۆڕاییە تۆ ئێستاکە لە ناو چارەسەری نەخۆشیەکە تای توانی تیانی ژیانت ئاسایی بکەیت و تێکەڵی خەڵک بیتەوە بگەڕێتەوە بۆ پرۆسی خوێندن باسە لەوە گر کە بۆی نەخۆشەکە تۆ دابڕای لە پرۆسی خوێندن لەم ساڵەوە تەمای دەست پێ بکەیتەوە ساڵێک دابڕام ئەم ساڵی شەڵاڕ نایش کێشەی نییە من هەر لە ناو خەڵکیشە تێکەڵیم هەبووە دا نەبڕام لە خەڵک خانەوادە و کە سوکارەکە و باش بوون پاڵپشت بوونیانی زۆریش توێ چیان پێ بڵێ لێرە دەستخۆشییان لێ یەکەم دەستخۆشی لە پەرستارەکان دکتۆرەکان کارمەندەکان مناڵ پارێز ماڵەوەمان لە هەموو کەسەکان کاریان کردم بڵێ هیواخوازم تەندروستیکی زۆر باشە هەبێ لایندا بوو بینمەوە ئیشەڵا بە لە شولارێکی ساغ و باش و دڵنیام کە ئێستا زۆر باشی هیوای سەرکەوتنە بۆ خوازم نیش بە هەمان شێوە پرسیارێک بۆ من بەڕاستی گرنگە وەڵامەکەی ڕەنگە بۆ هاوڵاتیانیش هەر بە هەمان شێوە گرنگ بێ گومان لەوە دانیانی هەندێک لە دۆخەکانی شێرپەنجە ڕەنگە بگاتە شوێنێک بگاتە جێگایەک لە ڕۆپزیشکی و زانستیەکەەوە کەەوە بزانن ئیتر دەرفەتی مانەوە لە ژیان بۆ ئەم کەسە نەماوە بەڵام ئێوە هەر بەردەوامە بن لە چارەسەرکردن تا خوای گەورە ژیانی لێوەرەگرێتەوە ئەنی باس لەوە کرد پێشتر کە بەشێکتان هەیە بۆ ئەو نەخۆش و کەیسانەی کە ئەشزانین کە ئیتر دەرفەتی ژیان نەماوە بەڵام ئەمانەوەی کۆتاییەکی بێ ئازار بەڕێ بکەن کە ئەم ڕستەیە بۆ من بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە کۆتاییەکی بە ئازارانی چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیسانەکەن کازانن دەرفەتی ژیانیان نەماوە خۆی کاکسەتی نەخۆشخانەی هیوایەک شتە پێ بڵێ ئێستا تۆ بڕۆی هەموو سنتەرە شێرپەنجەیەکانی کە چارەسەری نەخۆشەکەکە و تا باقی بەڵام باوەڕکە نەخۆشخانەی هیوا بۆ بە عیلە بۆ بە ماڵێ بۆ بە خێزانە بۆ توژوانی شێرپەنجە ئەمە هەمووی بەداتەوە بە واقعی پێدەڵم ئێمە نەخۆش چەندین جار نەشتەرگەریەکە کە هیچ پەیوەندی بە دۆخەکەی ونیان پەیوەندی بێمەنیە ئێمە بۆ جێبەجێکی ئەمە خاڵیەکە خاڵی دووەم لایانی دەرونی تۆزانی ئێمە دوو بەشی دەرونی زەخممان لە ناو نەخۆشخانەی هیوایە کە بەشێکیان تایبەتە بە مناڵان خاص کە ڕێکخراوی مناڵ پارێز دامیەکە و بەشێکیش تایبەتە بە گەورە ساڵان کە دکتۆری پسپۆڕیش لەو بارە هەیە ئەمە لایانی دەرونی لایەنەی کە لایانی وەرزشی تۆزای ئەمە نەخۆشەکانمان لێرە ڕاهێنانەوەی سروشتیان پێگەین بۆ ئەو کەیسانی کە تووشی حاڵتەکە بن تووشی زایفی ماسوولکە بن کەمە لە هیچ شوێنەی کە نییە ئێمە گەورەترین و پێشکەوتوترین قاعامانێت تایبەت بەو بوارە لایەنێکی تر کە لای من هەتوانم بڵێم لە ڕووی ڕۆحی و لە ڕووی عەتفەوە حەساسترین لایەن و گرنگترینە کە تاکە نەخۆشخانەین لەسەر ئاستی عێراق کە ئەو بەشەمانەیە ئەیش بەشی پالیتڤکێرە بۆ نەخۆش زۆر جاتۆ کە لە فترەی عیلاجە هەیە ئەمەل هەیە بۆ ئەم نەخۆشە بە تایبەتی بۆ خێزانەکەی بەڵام بەداخەوە
هەندێک شتێت لە دەسەڵاتی ئینسان و پزیشک و زانستی پزیشکی نامێنێ کە ئەم نەخۆشانە هیچ چارەسەرێکی عیلاجی کیمیاوی مەناعی بایۆلۆجی ئیسپادەی نامێن ئەمانە لە هەموو پارێزگاکانی تر و نەخۆشخانەکانی کە ئەنێرنە نۆماڵەوە چکە ناتوانین ئێمە توانیمانە بە زمانە سادەکە ئیز نەدرێنیان ئیز نەدرێن ئێمە توانیمانەوەکو تاکە نەخۆشخانە لەسەر ئاستی یاراغام بەشەمان هەبێت بە ستانداردترین و پێشکەوتنی و پزیشکی پسپۆریشمانەیە لەو بوارە و کارمەندەکانیش تایبەتن لەو بوارە کە من دایم پێڵم ئەو بەشە کۆتاییەکی بێ ئازار چکە لە ئەخیرە کۆتایی ڕۆحی ئینسان لە دەسەڵاتی ئێمانیە و لە دەسەڵاتی خۆی گەورەیە و کەسیش ناتوانین بزین کێ بەیانە دوو بەیانە بەڵام زۆر گرنگە هەموو ڕۆژە ئەو دایکە کە مناڵەکەی بینێ یان ئەو مناڵەکە باوشیە بینێ نەیبینێ بە ئازارەوە بێ ئێمە ئەم بەشەمان کردوتە بە پێی ستاندار کە پزیشکی پسپۆری سەیدەلانی لەو بوارە و کارمەندی پسپۆر لەو بارە کە دەوری دیوە ئەمانە لەو بەشە خزمەتەکەن کە ئەو نەخۆشە بێ ئازار بێ چکە لە ئەخیرا تۆ ناتوانین ژیان بۆ ئەو کەسە بگەڕیت و ناتوانین بیخیتەوە ئەوەی بڕواژیانی ئاسایی خۆیکە بەڵام ئەتوانم نێڵم ئازاری هەبێ ئەتوانم نێڵم کە سوکارەکەشی ئەو کەسە بە ئازار و نەبینن کە تەنانەت لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو باس کرا خۆشماندامانە و بە سپاس و کورساتیش راپۆرتی لەسەر کرد بووین بە سنتەری ڕاهێنان بۆ کارمەندان و پزیشکان بۆ پارێزگاکانی تری عێراق و هەرێم کە بە هەماهەنگی لەگەڵ بۆردی عێراقی و جامیعەی ئەمریکی لە بەیروتە و بە دامی کۆمپانیای ئێسترازێنیکا کە ڕێکەوتنیان کردووە کە توانیان ئێرە بێ بە سنتەرێکی ڕاهێنان چکە کە بینیان ئەو بەرپرسانە کە هاتن هی عێراقی کە ئێرەیان بینی بەڕاستی بینیان ئەوان فەراغێکی گەورەیان هەیە لە ڕوبەڕووبوونەوە خزمەتی توشبوانی شێرپەنجە چکە خۆ تۆ ناکرێ نەخۆشەکەی تر بڵێ وڵا عیلاجم نەما ئێبڕۆ لە ماڵەوە نەخۆشێ مانگە مێنێتەوە لە ئێمە ینی مانگێک هەموو بەیانی تیاوەرە هاوارکە لە ناو کە سوکارە ئەمە شتێکە هەر ینی یادگاریەک جێڵێ لەوەێ ئەمە تاماوە تاڵە بمێنێتەوە لە ماڵەکە بەڵام ئێمە بە سوپاسەوانی توانیمان ئەو بەشە بکەین و بەڕاستیش ئەو بەشە بێ باس کرێ هەم کارمەندەکانی هەم نوێکردنەوەی بەشەکە و دروستکردنی لەسەر مەکتەب و مەکتەبی دارایی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکرا و بە شێوازێکە یعنی تەسەور ناکە یعنی ئێستا عیلاجێکمان هەیە زۆر تایبەتە چکە ئەم عیلاجانی کە بۆم ئازارانە بەکاری ئەو پاراستۆڵی منوتۆ بۆ سەرێشەی خۆی نییە چکە ئیسپادەی نییە عیلاجی ئازاری قورسە ئەتوانم بڵێم ئەو عیلاجانەیە کە زۆربی خۆی تەواو جێشتەکە یاخود خەوت لێخە چەند ڕۆژی پێشووتیان وڵایی دکتۆر شتێک هاتۆ جیازێکم ئەتوانی ئەم کەسە هەموو دقێن حەبەکە نەخوا هەر هەڵێ واسێ و کەم بۆیێنێرێ ئەو پێشکەوت نەشمان کردووانی وامان کردووە کەمترین ئازار یان زەختی دەرونیش لەسەر نەخۆشەکە بوونی هەبێ ئەمە ئەو شتەیە کەوای کردووە کە نەخۆش زۆر سەردانی نەخۆشخانەکە و بیریشمان نەچێ کاک سەرتیب نەخۆشخانەی هیوا کە تۆ ئیبینی بەو هەموو خزمەتەوە هیچ جیاوازیەکی بۆ نەکراوە لە ڕووی دابینکردنی بودجە وەکو تەخسیس کە لە حکوومەتەوە یەکرێ نە من ئەتوانم پێت بڵێم خۆی سەرەتای نەخۆشخانەی هیوا کە دروست بوو چۆن بوو لەسەر دەستی خوا لە خۆشببوو مامجەلال دروست بوو و سیستەمی ئەوەی کە نەخۆش دوانی وەڕوانیش دکتۆر بیبینێ هەر ئەو داینە ئەو کاتە مەعاشەکەی خۆی ئەیە بە دکتۆرەکان بۆی عیادە نەکەنەوەنێ و ئەمە بوو بە شتێک مایە و بوو بە قانون لە هەموو هەرێمی کوردستان و بگرە عێراقیش بە کەرکووک و بە مووسڵەوە لەسەر ئەم سیستەماتەوەم بڵێم ئەڵێ کۆپی ئەم سیستەمایان کرد لێوێ بەکارێنە و بەڕاستی پێت بڵێم ئێمە ئەگەر هەنێ دەعمی خێرخوازی و لایەنی حیزبی و کەسایەتی نەبووە هیوە نێتوانین لەسەر پێی خۆی بمێنێتەوەوانێ یعنی من بۆ نمونە پێت بڵێم لە ماوەی ڕابردوو ئێمە چەندین تعمیرات کە بە بڕی زیاد لە 300 ملیۆن دیران کراوە کە لەسەر ڕاستپاردەی جەنابی کاقوبات بووە کە توانیوێتی ئەمە بکە و بۆ معلوماتیش یەک شتێ واقع بێ ئاماژەی پێبین ئێمە پێشتر گرفتی داهاتی سندوقی شێرپەنجە زۆر گەورە بوو بەداخەوە لە ساڵانی ڕابردوو پێش 2020 لە 2015 و 16 بووە داهاتی سندوق بەکارهێنراوە بۆ مەبەستی تر لە حکوومەت هاتە بەدەل لە خزمەت بۆ هیوە بەڵام بەڕاستی ئەو پاڵپشتیە گەورەی کە جەنابی کاقوبات بە شخصی خۆی کردی هەتا ئەم دقی من تۆ قساکەین کە ئەو بڕیاریەوە 1 دیناری داهاتی سندوقی شێرپەنجە لە سنووری شاری سلێمانی بۆ هیچ مەبەستێ بەکار ناتوە جگە لە نەخۆشخانەی هیوە و ئەمە ژێکێک بۆ لەو هۆکارە گەورانی کە توانی و هیوا لەسەر پێی خۆی بمێنێتەوە تەنانەت جاران گرفتی چی هەبوو ئەوت بۆ نمونە سندوقی شێرپەنجە ملیارێکی تێیە ئەڕۆشتی ملیارەکە بەس بە ڕقم هەبوو بەڵام لەوەی کە بە فەرمانی کاقوبات لە ڕێگەی دکتۆر ماکوان کە ویش دامی زۆر نەخۆشخانەکەکە ئەم داهاتە بە کاملی بۆ هیوا بەکارێ بە شێوەی نەختینەش یعنی بە ئەمری جەنابیان بڕیار درا کە بە هیچ شێوازێ نابێ داهاتی سندوق بە ڕقم بێ ئەبێ کە بەیانی ئەڵێن پارەکە مەوجود بێ ئەمە وای کرد کە ئێمە تەنانەت ینی بەم قەیرانی ئێستێکە من و تویتین
بۆ زانیاریتان ئەو پارەی کە بۆ شەریکا سەرفەکرێ لە سندوقی شێرپەنجە لە سنووری شاری سلێمانی لە هەموو پارێزگایەکی تر باشتر بۆ قەیرانش ئەمە خاڵ یەکەم. خاڵێکی تر پێم خۆش هاوڵاتیان زۆر بەرچاوڕوون بن لە 160 بۆ 70 خزمەتگوزاری نەخۆشخانەی هیوا لەسەر داهاتی خودی خۆی سلێمانی کە من بە داهاتی سلێمانی خزمەتی پارێزگاکانی تری عێراقیش و هەرێمی کوردستانی شەکەم. بەڕاستی من لێرەوە دەستی ماندووبوونی هەموو کارمەندانی خۆبەخشەکوشم و نزیکەی ئێمە 230 کارمەندی خۆبەخشمانەیە و بۆ زانیاری جەنابە ئەمانە کە خزمەتەکەن شەو ڕۆژی هەموو ئەم پارێزگایانی عێراق لەسەر نووسینگەی جەنابی کاقوبات پارە وەرەگرن لەگەڵ مەکتەبی ئیداری گشتی. بۆیە ئێمە ئەبێ ئەو بەرچاوڕوونیانمانە بێت و دڵنیا بن هاوڵاتیان نەخۆشخانەی هیوا بەردەوامە بێ و هیچ قەیرانێک و دژایەتیەک و بربەستی ڕای ناگرێ و ئەوەشی کە باسەکرێ نەخۆشخانەکە دواب بکەوێیان گرفتیە بێ دڵنیا بن بە هەموو ئەو کەم و کورتیانەوە باشترین خزمەتمان پێشکەش کردو و پێشکەشیەکەین. من لێرە دواوتەم ئەوەیە هیوادارم کارمەندانی خۆبەخش ئەوەی باشترینە بۆیان بکرێ و دەستیشیانە گوشم و هیوادارم ئەوانیش قەت دەستبەرداری نەخۆشخانەی هیوانە بن. چۆنی ڕوسیمگیان؟ باشم حەمدڵە. تەندروستی چۆنە ئێستا باشیت؟ وەڵا باشە. لەگەڵ نەخۆشیەکە تا بەهێزیت؟ بەڵێ. زۆر باشە ینی عیلاج و دەرمانەکان بە باشی وەرەگری؟ باشە زۆر باشە. لە نەخۆشخانەی هیوانی باشن لەگەڵ تا دکتۆرەکان؟ هەموو باشنەوە. دکتۆر زۆر باشە و مۆماریدا هەموو زۆر باشن. ینی ڕازیت لە هەموو کارمەندەکانی نەخۆشخانەکە؟ بەڵێ. ئەوەنی کە ئێستا لێرەیت و چارەسەر وەرەگری هەستەکەی بەرەو باشی ڕۆشت و ینی چارەسەرەکان باشن ینی کاریگەریان هەیە؟ بەڵێ. پەیامەت چییە بۆ کەسانی کە نەخۆشییانێ و پێویستە بەهێز بن و بەقوت بن بۆی ڕوبەڕووی نەخۆشیەکە ببنەوە قسە چییە بۆیان؟ يعني بركسك نطرسي إن شاء الله ويحمل فترك ويخلص به ويقوي تربن ويبعش تربن وإن شاء الله يعني كسك نطرس ترس نينا ودكتور حمل جمنا ودياما وممرض حمل جمنا وإن شاء الله ما يحمل قوي تربن وما يبعش تربن جبر. لە کۆتایی بەرنامەی سۆراغ دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە خۆشبەختانە نەخۆشخانەی هیوا لە سلەیمانی بۆتە ناوەندێکی چارەسەری گەورەی نەخۆشیەکانی شێرپەنجە ئەوەی کە پێشتر لە پرۆگرامەکە بینیتان و پیشانماندان مای دڵخۆشیەکە ئەم نەخۆشخانەیە بە هەوڵ و ماندووبوونی خێرخوازان و ئەوانەی کە هاوکاری دارایەم نەخۆشخانەیە دەکەن و لە پاڵیشیدا حکوومەت بۆتە شوێنێک بۆ چارەسەری نەخۆشەکان و بۆتە شوێنێک بۆ گەڕانەوەی ئومێد بۆ ژیان. ئێمە هیوادارین هەر کەسێک لە شوێنی خۆیەوە هاوکار و هەماهەنگ بێ بۆ ئەوەی ئەم نەخۆشخانەیە بەم شێوەی ئێستا و بەم توانایی کە هەیە بەردەوام بێ ئەگەر چی کەم و کورتی هەیە و پێویستە کە هاوکاری بکەن بۆ چارەسەرکردنی بەڵام جێگەی ئومێدەکەم نەخۆشخانەیە لەگەڵەوەدا ئەوەی کە پرسیارەکەم حاڵەتە زۆرانی شێرپەنجە بۆ لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیش تکایە پێویستەکە هەمومان بە وردی ڕەچاوی دۆخی تەندروستی خۆمان بکەین چێکردن و ساڵانە پشکنین زۆر گرنگە بۆی بزانین بە دوورین لە نیشانەکانی شێرپەنجە پێویستە کە هۆشیاری تەندروستیمان هەبێ هەوڵ بدەین کە ئاگامان لە تەندروستی خۆمان بێ هەروەها بە هاوکار بین لە هۆشیارکردنەوەی خەڵک بە هەمومانەوە هۆشیاری تەندروستی لە هەرێمی کوردستان بەرز بکەینەوە کە بتوانین ڕوبەڕووی شێرپەنجە بوەستینەوە. سوپاس کە تاوەکو ئێستا بینەری سۆراغ بوون.